قوتابخانەی هیوا زانکۆی گەرمیان کێشەی قوتابیانی کۆمەڵی پزیشکی دەسیلڤە هێرشەدا هەی دەستدرێژی بۆ سەرفڕۆکەخانەی هەولێر بوجە و موچەی کوردستان لەم بەرنامەی ئێوەوە بۆ یەکەم جار ئاشکرای دەکەین ئەمە ڕەنگە یەکێک لەو دەستە ئەو یاسایە ئیمتیازاتی موچەخۆری کەرتی تایبەت و کەرتی گشتی یەکسان دەکات ئەم پارەیە ئەو 4 ملیار و 5 ملیار و 9 ملیارە بۆچی تەرخان دەکەین حکوومەت ناتوانێت ئەو ژمارە زۆرەی دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت بۆچی بازرگان دەچێت لە بازاری ڕەش دۆلار بە 1580 دەکڕێت ناتوانانی پارە حواڵە بکەیت شەقامی عێراقی ئێستا بەدەست کێشەی دولارەوە گیرۆدەیە سەرەتا سوپاسی تۆ دەکەم چونکە ئەمە کارێکە یەکەم جارە دەکرێت هەموو عێراقیەکانت کۆ کردەوە ئەمە شتێکە بۆ تۆ و بۆ تۆڕی میدیای ڕوودا و حساب دەکرێت ئەڵقەی داهاتوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرەمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بێ و لە بەغداش بێ بەخێر بێن بەخێر بێن سەرسەر و سەرچاو بەخێر بێن گەلێ خۆشحاڵم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ هەمومان پێکەوەین کۆبووینەتەوە لە زانکۆی بەغدا کۆبووینەتەوە بۆ ئەوەی کە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بێستون تۆک تۆمار بکەین ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتی بێستون تۆک تۆمارەکەین تایبەت لەبەرەوەی کە ئەمڕۆ هەموو کوردستان لێرەیە جارێکی دیکە هەڵەبجە هاتۆتەوە بۆ بەغا هەولێر و سلێمانی و دهۆک و سۆران و هەر هەمووی ڕاپەڕین لێرەیە و کوڕان و کچانی کوردستان لەگەڵ خۆیان ئەم جارە کوڕان و کچان خوێنکاران و گەنجانی بەسرە و کوفە و عەمارە و ئەنبار و مووسڵیان لەگەڵ خۆیان هێناوە حەلقەیەکی تایبەت لەبەرەوەی کە بەرنمەیەکی کوردستانی و میدیایەکی کوردستانی ئەو دەست پێشخەریەی کردووە و بۆ بە چەتری کۆکەرەوە بۆ هەموو گەنجانی عێراق بە کوردستانەوە بە ناوەڕاست و باشووری عێراقەوە ئەڵلقەیەکی زۆر تایبەت لەبەرەوەی کە ئەو کەسەی پاشکەمێکی دیکە لەسەر ئەم کورسیە دانیشێ خۆشەویستان لە ترۆپی هەرەمی دەسەڵاتایە لە وڵاتەیە کە ئێمەتیایە ئەژین و دڵنیام ئێوە هەر هەمووتان پرسیارتان هەیە بووی ئەڵلقەیەکی تایبەت لەبەرەوەی کە لێرەیە لە بەغدا ئەو شارەی کە بۆ چەند سەدەیەک یەکێک بوو نەک یەکێک بوو گەورەترین شاری هەموو دنیا بوو و لە هەمان کاتە سەرچاوەی بەرهەمهێنانی مەعریفە و زانست بوو بۆ هەموو جیهان ئەمڕۆ ئێوەش کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە لە ڕاستیە نوێگەریەکی نوێ لەم شارەیە بکەن نوێگەریەک کە هەر هەمووتان دڵنیام سبەی فەخری پێواکەن لەبەرەوەی وابزانم ئەوە یەکەم جارە لە مێژووی میدیای عێراقیە شتێکی وا ڕووبات کە گەنجانی وڵاتەکە لە کوردستانیەوە هەتا بەسرە کۆ ببنەوە و بەبێ ئەوەی هیچ سنوورێک و هیچ قەید و شەرتێک هەبێ بتوانن پرسیار لە کەسێک بکەن کە لە هەرەمی دەسەڵاتایە لەگەڵ منە ئێوەش پێشوازی لە میوانەکەمان بکەن لەبەرەوەی ئەمڕۆ ئێوە مێژوو ئەنووسنەوە ئامادەن مێژوو بنووسنەوە و ئێستا بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق تەشریفە هێنێ بۆ هۆڵەکەمان بەخێر بێ فەرموو بەخێر بێن سەرسەر و سەرچاو سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ بەڕێز سەرۆک وەزیران بەخێر بێن خۆشت بەخێر بیت سوپاس هەستی جەنابەت چۆنە لە بەردەم ئەم خوێنکارانەدا کە لە هەموو پارێزگاکانی عێراقەوە و لە کوردستانەوە هاتوون پێم وایە هەمووشیان پرسیاری قورس و بەهێزیان
هەیە بۆ جەنابەت وانە؟ صعبة وقوية مو؟ ئامادەی بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ تۆڕی میدیای ڕوودا و کە ئەم هەلەی ڕەخساند بێمە بەرامبەر ڕۆڵەکانمان لە هەموو پارێزگاکانی عراق و لە هەرێمی کوردستان بۆ ئەم دیدارە ڕاستە و خۆ ڕاشکاوانەیە. بێگومان پرسە و سەرخۆشیم ئاراستەی گەلی خۆمان لە هەرێمی کوردستان دەکەم بەهۆی ئەو ڕووداوەی لە باڵەخانەیەکی نیشتەجێبوونی قوتابیان لە شاری سۆران لە هەولێر ڕوویدا. درود بۆ گیانی قوتابیان و هیوای چاکبوونەوەی خێرا بۆ برینداران دەخوازم. ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگە و وەکو خۆم زۆر لی ئاسوودەم کە لاوانی ئێمە لە کوڕان و کچان و لە سەرانسەری وڵاتەوە هاتوون و لە گفتوگۆ و دیدارێکدا کۆ دەبینەوە. زۆر گرنگە و لەوەش گرنگترەوەیە بەرامبەر سەرۆکی حکوومەت دانیشتون بۆ ئەوەی ئاڵوگۆڕی بیر و ڕابکەین نەتەنیا دەربارەی کێشەکانی گەنجان بەڵکو دەربارەی هەموو کێشەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی. ئێوە بەشێکن لە وڵاتە و بۆتان گرنگە بزانن سیاسەتی وڵاتی خۆتان و پلانەکانی بەجۆرێک بن ئێستا و ئایندەی وڵاتەکەمان مسۆگەر بکات پشتیوان بخوا. زۆر سوپاس. بێگومان جەنابی سەرۆک وەزیران لەم بەرنامەی ئێمەیە سروشتی بەرنامەکە وایە کە خوێندکاران ئازادی تەواویان هەیە پرسیار دەربارەی هەر شتێک بکەن کە خۆیان نەیانەوێ بەبێ هیچ قەید و بەبێ هیچ ئامادەکاریەکی پێشوەخت. من پێم گوتون بەڵام پێم وایە هەنێکیان هەتا ئێستاش تەواو دڵنیانین ئەیانەوێ ئەو دڵنیاییە لە زاری جەنابتەوە بیستن کە دەتوانن هەموو جۆرە پرسیارێک بکەن و هیچ شتێکیش ڕوونەیە. بە پێشەوانەوە دەمەوێت گوێم لە هەموو پرسیارەکانیان بێ. ئێمە لێرە دانەنیشتوین چەند کەسێکمان هەڵبژارد بێ و پرسیارمان بۆ دانابن. نەخێر ئەم قسەیە بۆ هەمووانە هەر پرسیارێک لە مێشکی هەر کەسێکی ئەم هۆڵەدایە با بفەرمونون و ئامادەم وەڵامیان بدەمەوە. زۆر سوپاس. من بە زمانی کوردی بەردەوامە بم ئەگەر جەنابیشت بتانی هێدفۆنەکە لە گویا تابێ ئەوە بۆ خۆی بەڕێز سەرۆک وەزیران وعدی پێیان وتی هەرچی پرسیارێک هەتانە ئەتوانن بیکەن بە ئازادی لەبەرەوە ئازادن لەوەی کە چیە پرسن. ئێستا وەرگێڕان هەیە بەڕێزت زۆر باشە. بێگومان لەبەرەوەی کە زمانی کوردی یەکێکە لە دوو زمانە فەرمیەکەی عێراق بەپێی دەستور من لێرە ئەمڕۆ لەگەڵ جەنابتا یەکێک لە مادەکانی دەستور جێبەجێەکەین کە هەم کوردی هەم عەرەبی زمانی فەرمی وڵاتەکەن لەگەڵ هەموو خوێنکاران دەست پێەکەین و بزانین کێ قورسترین پرسیاری پێیە ئادەی با دەستان ببینم. ئەوکەی فەرموو لەکوێوە دەست پێ بکەین ئەولەویەت بین بە چ پارێزگایەک؟ با سەرەتا لە هەرێمی کوردستانەوە بێت کە هەنگاوەکە. ئۆکەی باشە فەرموو. دەنگم تۆ دەستخۆش سەرەتا زۆر بەخێراتنە دەکەم بەڕێز محەممەد شیا سوودانی من محەممەد سابری یاسین دەچووی زمانی ئینگلیزیم لە زانکۆی ئاکرێ لە ناحەیە کەلەکچیمە لە ناوچە دابڕێوەکانی سەر بە هەرێمی کوردستانم پرسیارەکەم لێرەدا ئەوەیە من لە ناحەیە کەلەکچیم سەر بە قەزای شێخانە کە بە عەرەبی پێی دەگوترێ ئێسفنێ لەسەر سنووری مووسڵم لێرەدەم ئێمە لە نێوان دوو دەسەڵاتداین دەسەڵاتی ناوخۆ و هەروە دەسەڵاتی عێراق بۆ نمونە کە من دەرچووی زمانی ئینگلیزیم یەکێک بووم لە ئەوایلەکانی سربەشەکەم لە ئێستادا هیچ شتێکم نییە نازانم یعنی داوا لە هەرێم دەکەم بۆ ئەوی بکرێم بە تایم بکرێم یاخود بم بە مامۆستا نییە داوا لە مۆسڵ دەکەم بۆ ئەوی بمانکەم بە مامۆستا بە هەمان شێوە نییە لەو نێوانەدا ناوچە دابڕێوەکانی سەر بە هەرێمی کوردستان چی بکەن؟ فەرموو بەڕێز سەرۆک وەزیران. پرسی مادەی 140 و ناوچە کێشە لە سەرەکان کە ئەمە دەستەواژەکەیەتی مادەیەکی دەستوریە و لە دەستوری هەمیشەی عێراقدا لە ساڵی 2005 بڕیاری لەسەر دراوە. چەند لیژنەیەکی بۆ پێکات بۆ جێبەجێکردنی چەند هەنگاوێک دانراوە. بەداخەوە حکوومەتەکانی پێشوو هەروەها ئەو لیژنانەی پێکاتن نەگەیشتنە ئەنجامێک. ناکۆکیەکیش هەبوو دەربارەی ماوەی کارایی مادەکە و ماوەی جێبەجێکردنی. کاتی خۆی لە یادمە تەنانەت ناکۆکی کەوتە نێوان ئەنجومەنی سەرۆکایەتی پێشەوەی ببێتە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی حکوومەت دەربارەی ئەوە
مافی کێیە بڕیارەکانی مەجلیسی هەڵۆشاوی قیادەی سەورە چارەسەر بکات کەواتە کێشەیەک هەبوو لە کارنامەی حکوومەتی ئێمەدا ئەمە هاتەوە بەرباس و گفتوگۆ و مشتومڕی زۆری لەسەر کرا دوجار ڕێککەوتین لەسەر ئەوەی کە لیژنەکە پێک بێتەوە و دەست بکەینەوە بە خەرجکردنی ئەو قەرەبوانەی کە دواکەوتبوون پاشان هەنگاوی دواتر دەست بکەین بە جێبەجێکردنی هەنگاوەکانی دیکەی کە ڕێکەوتنیان لەسەر کراوە ڕەنگە لە هەمووشیان گرنگتر سەرژمێری دانیشتوان بێ بڕیار وە بوو ئەو سەرژمێریە لە ساڵی 2023دا بکرێ بەڵام بۆی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دواخرا بۆ مانگی ئایاری 2024 پێم وایە ئەنجامدانی سەرژمێریەکە دەبێتە سەرەتایەک بۆ یەکلایکردنەوەی ئەو دۆسیە یعنی ئێمە لە تێرمی جەنابەت وەکو سەرۆک وەزیرانی عێراق جێبەجێکردنی هەموو خەتەواتەکان هەموو هەنگاوەکانی مادەی 140 بینین بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە شتێکە حکوومەت پێوەی پابندە بەڵام بۆ ئەوەی ڕوون بین بەشە گەورەکەی دابەش دەبێت لە نێوان سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی نوێنەران خۆی ئەمە پاکێجێکی تەواوە پێکەوە دەبێ هەموویان جێبەجێ بکرێن اینجا مادەکەوەکو ئەوەی لە دەستوردا هاتووە جێبەجێ بکرێت جەنابەت بەوە ناسراوی کە زۆر خێرایی لە کارکردنا و لە جێبەجێکردنی ئەو ئەرکانەی کە لەسەر شانتە وەکو سەرۆک وەزیران ئەمڕۆژ هەر لێرەیە بەیەکەوە یەکێک لە مادەکانی دەستورمان جێبەجێ کرد کە هەم کوردی و هەم عەرەبی زمانی فەرمی ئەم وڵاتن ئەڵێم نوخشە بێ لە مادەی 140 ئاوا بتوانی جەنابەت بە لەو کاتەیە کە پێویستە کا جێبەجێ بکەن جێبەجێ بکەن ڕاستی من لە یەکێ لە دیدارەکاندا لە هەولێر پێم وایە کۆنگرێک بوو گوتم کاتیەوە هاتووە کۆتایی بەدەسەواژەی کێشاڵ پەسێردراوەکان بهێنین لە نێوان بەغدا و هەولێر ئەم شتە کە لەگەڵ هەموو حکوومەتەکاندا هاتووە ئیدی هەنگاو بەرەو دەرفەتەکانی ئایندە بنین کە زۆرن و هەموو سوچ و قوشبنەیەکی ئەم وڵاتەوە پێکەوە ببەستینەوە ئێمە نیەتمان وایە کۆتایی بەو دۆسیە بهێنین و لەو بەشەیدا کە ئەرکی سەرشانی حکوومەتە هەموو هەنگاوێکی پێویست بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە دەگرینەوە پرسیارێک با لە بەغداوە وەرگرین بەغدا ئادەی بەس دەستی ئەوانەی بەغدا ببینم ئەوکەی فەرموو بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان من قوتابی حەمزە ئەحمەد نیزام لە زانکۆی بەغدا قۆناغی چوارەمی بەشی زانستە سیاسیەکان بەڕێز جەنابی سەرۆک وەزیرە سڵاوێکی گەرم بۆ تۆ بەناوی قوتابیانی زانکۆی بەغدا بە خێراتنت دەکەین سڵاوی مامۆستایانی بەشی زانستە سیاسەکانت پێدەگەێنم لە حکوومەتی بەڕێزتدا لاوازیەکی زۆر لە نوێنەرایەتی تورکمان هەیە تەنیایەک بریکاری وەزیر لە کابینەکەی بەڕێزتدا هەیە کە ئەویش بریکاری وەزیری ئاوادانکردنەوەیە پێت وایە ئەم نوێنەرایەتی ڕنگدانەوەی قەباری تورکمان و قوربانی دانیەتی لە سەردەمی ڕژێمی پێشوو هەروەها لە پاش ئازادکردنی عێراق و قەبارێ و پێکاتەیە ڕەسەنایەتەکەی لە کۆمەڵگەی عێراقدا بژیت حکوومەتی ئەمە حکوومەتێکی هاوپەیمانیە حکوومەتی هاوپەیمانی هەموو ئەو لیستانە و ئەو قەوارانە لە خۆ دەگرێت کە لە هەڵبژاردن سەرکەوتوو بوونە و نوێنەرایەتیان دەبێت لە کاتی گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتدا قسەیەک هەبوو لەسەر ئەوەی ئایا وەزارەتێک تەرخان بکەین بۆ پێکاتی تورکمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود ئەو قەوارانەی کە هەنوو لە هاوپەیمانی دەوڵەتدا پێکاتن لەسەر ئاستی سەروەری و چوارچێوەی هاوەهەنگی تورکمان لە هەردوو قەوارەکەشدا نوێنەریان هەبوو لە پەرلەمانتاران دواتر بڕیارەکە واکەوتەوە کە نەخێر لە نێو هەر قەوارەیەکدا بەڵام کاتێک پاڵێوراوەکان پێشکەشکران سەیرمان کرد هیچ نوێنەرێکیوانی تێدا نییە من داواشم کرد داوام کرد لە دوایین لە یادمە لە دوایین کاژێرەکاندا گوتمان وەزیرێکی دەوڵەت گوتیان نەخێر ئەوە دەرگایەک دەکاتەوە هێزە سیاسەکان خۆت دەزانی کەسی ڕاستپێردرا و کابینەی وەزارەتی خۆی دەخاتە ڕوو پاشان چاوەڕێ دەکات لە ئەنجومەنی نوێنەران دەنگی لەسەر بدرێ ئەگەر قەوارە سیاسەکان لەوێ لەسەر پێکاتەی کابینەکە ڕێک نەکەون ئەوەمانەی وایە پرۆسەی دەنگدان تووشی ئاستەنگ دەبێت بەڵام ئێمە بەڵێنماندایە برایانی تورکمان لە دەستە سەربەخۆکاندا چارەسەری ئەو کێشەیە بکەین و هەروە لە پۆستەکانی دیکەشدا لە بریکارەکان و لە ڕاوێژکاران پاش کۆتایی هەڵسەنگاندن ئامادەین بە گوێرەی پێوەرەکان چارەسەری بکەین و بەدڵنیاییەوە لە وەزارەتە جۆرا و جۆرەکاندا جێیان دەکرێتەوە زۆرم پێخۆش بوو پرسیاری دووەمیش لە تورکمانێکەوە هات لە زانکۆی بەغدا دەخوێنی بەڵام تورکمانی وەنیە دەستەکانت خۆش بێ زۆر سوپاس ئۆکەی فەرموو بەڵێ بەڕێز جەنابی سەرۆک بەخێر بی
من قوتابی مەنال سعد ئەسکەرم لە قۆناغی چوارەمی زانستە سیاسیەکانی زانکۆی بەغدا. بەڕێ جەنابی سەرۆک، دەڵێن قوتابیانی زانستە سیاسیەکان دەرفەتی ئەوەیان نابێت لە بوارەکەی خۆیاندا کار بکەن. هیچ هەلێکیشیان نابێت دابەمەزرێن؟ ئەو پرسیارە پەیوەندی بە وەسفی فەرمانی وەزارەتەکانەوە هەیە. ئاگام لەو کێشەیە هەیە. ئێمە بۆ نمونە هەندێک وەزارەت و لایەنمان هەن کە نزیکن لەو بواری پسپۆڕیەی ئێوە. لەوانە وەزارەتی دەرەوە بەشی پەیوەندیەکان لەسەر ئاستی وەزارەتەکان و هەروەها کۆمیسیۆنی باڵایی مافەکانی مرۆڤ و هەندێ فەرمانگەی دیکە لە وەزارەتەکاندا. وبعض الدوائر في باقي الوزارات. بەڕاشکاوی بڵێم هەیکەلی وەزیفیمان کێشەی زۆری هەیە، پێویستی بە پێداچوونەوە هەیە لە هەموو ناونیشانەکاندا. چونکە یاساکانی دەوڵەتی عێراق یاسای کۆنن. ئەمڕۆ چەندین پسپۆڕی و کۆلێژی نوێمان هەن کە ناونیشانەکانیان لەگەڵ جۆری ئەو فەرمانەی لە هەیکەلی وەزیفی دەوڵەتدا هەیە ناگونجن. یاسای خزمەتی مەدەنی کە بڕیارە ئەنجومەنی نوێنەران دەنگی لەسەردا، ئەوە دەبێتە سەرەتایەک و هەروە هەموارێکیشمان هەیە لە یاسای میلاکات. دەبێت لەوێ ئەم پسپۆڕیانە پێناسە بکەینەوە بە جۆرێک کە بتوانین پلەی وەزیفی لە وەزارەتەکاندا بۆ ئەو حاڵەتانە مسۆگەر بکەین. دەسەکانی خۆش بێ. ئۆکەی با تۆزێ دەست ببینم. ئۆکەی لێرەوە کێ ئەبینم با کێ هەیە جلی کوردی لە بەرابێ ها ئەدەی تۆ قسەمان بۆ بکە. من ڕێبین سیامەندەم قوتابی خوێندنی ماستەرم لە زانکۆی سۆران. من لە دەڤەری مێرگە سۆرەوە هاتووم لە ئیدارەی سەربەخۆی سۆران. پرسیارەکەی من لە پەیوەندێکی ئێوە لەگەڵ سەرۆکاتەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتیش کە وەک لە میدیەکان ئێمە ئەیبینین ماشەڵا پەیوەندێکی تاڕادێک باش و لەجێە دوا سەردانی ئێوە کە سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانتان کرد لە ناوچە گەشت و گوزاریەکان هاتوچۆیەکی باشتان بەو شوێنانەدا کرد ئەو بەرەو پێشچوونانەی لەو لە ئیدارەی سەربەخۆی سۆران و کوردستان بە تایبەتی دیتان چۆن هەڵدەسەنگێنن و یەکێکیش لەوانە پێگەی جەنابی سەرۆک بارزانی لە پرۆسەی سیاسی عێراقدا لە ئاستی سەقامگیری عێراقدا چۆن هەڵ ئەسەنگێنن پەیوەندەکەتان لەگەڵدا چۆنە؟ زۆر سپاس. زۆر سپاس. هاوپەیمانی کوردستان بە هەموو هێزەکانیەوە فەرمودانیشە. بەشێکی سەرەکیە لە هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت کە ئەم حکوومەتەی پێکێناوە و هاوبەشێکی سەرەکیشە لەو پرۆسە سیاسی لە 2003ەوە دەستی پێکردووە و لە حکوومەتەکانیشدا کە دواترینیان ئەم حکوومەتەی ئێستایە. لەم حکوومەتەشدا لەسەر بەرنامەیەک ڕێکەوتوین کە هەنگاو و پابندی حکوومەتی تێدایە و هەنگاو و پابندی ئەنجومەنی نوێنەرانیشی تێدایە. دەتوانم بەو پەڕی متمانەوە بڵێم جار یەکەمە کە حکوومەت چاودێری هێزە سیاسیەکان دەکات لە جێبەجێکردنی ئەو پابندیانەی دەکەوێتە ئەستۆیە بە بەڵگە و بەداتا لە هەموو کۆبوونەوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەتدا. من راپۆرتێک دەخەمە ڕوو تێیدا باسی ئەو خاڵانە دەکەم کە لە ئەستۆی حکوومەت بوونە و جێبەجێ کراون. بەڵێ کێشە هەیە و جیاوازی لە دیدگا و تێڕوانین هەیە بۆ چەندین بابەتی هەمەجۆر لە تەکنیکی و کارگێڕی و یاسایی. ئەمە شتێکی سروشتیە، بەڵام لێک تێگەشتنیش هەیە و جددیەتیش لە جێبەجێکردنی کارنامەی حکوومەتدا هەیە و بە شێوەیەکیشە کە زیان بەگەلی خۆمان لە هەرێمی کوردستان نەگەیەنێت. جەنابەت باسی ئەو سەردانی منت کرد. ئەوە سەردانێکی تایبەت بوو. بەڕاستیش بۆ من چێژبەخش بوو کە هاوڕێ لەگەڵ سەرۆک و سەرکردەی مەزن مەسعود بارزانی بووم و لەو پیاوەدا ئەوەم بۆ دەرکەوت کە چەند کاژێرێک بە ناوچە جیاوازەکاندا گەڕاین و بینیم لە هەر چیایەک چیرۆکێکی هەیە. ڕووداوێک هەبووە کە بۆ منی دەگەڕانەوە. هەر لەو شەڕانەوە بگرەکە لە سەردەمە جیاوازەکاندا کراون. ئینسکلۆپیدیایەکە کە لە ڕووداوی جۆرا و جۆر و بەدڵنیاییەوە سەرکردەیەکی سیاسی و خەباتکار بووە لە دژی دکتاتۆریەت و بەشێکی سەرەکی بووە لە پرۆسەی سیاسیدا کە لەسەر بنەمای دەستور و یاسا و ڕێزگرتن لە هەموو پێکاتەکان دامەزراوە. دەمەوێت برایانم دڵنیا بکەمەوە و ئەمەش دەرفەتێکی باشە
هاونیشتیمانیانمان لە هەرێمی کوردستان زۆر دەستگای میدیایی هەن کە هەوڵ دەدەن ڕاستیەکان ئاوەژوو بکەن و وای پیشان بدەن کە حکوومەتی فدرالی لە بەغدا هەست بە بەرپرسیارەتی ئەخلاقی و دەستوری و یاسایی خۆی بەرامبەر بە هاونیشتیمانیانی ناکات. هەرگیز من پێم وایە لە ڕووی شەرعی و ئەخلاقی و نیشتیمانیەوە لەسەر حکوومەتی من پێویستە بە چاوی بەرپرسیاریەوە تەماشای هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان بکات وەگەوەی تەماشای هاونیشتیمانیان لە بەسڕە و ئەمبار و بەغدا دەکات. ئەمە دروشم نییە و گوتار نییە، بەڵکو بەشێکە لە سیاسەتی ئێمە کە ئامانجەکەی بنیاتنانی متمانەیە لە نێوان هەموو ڕۆڵەکانی گەلەکەمان. ڕاستە فەرمووی لەسەر من پرسیارێکم هەیە بەڕێز سەرۆک وەزیران، ڕاستە بەڕێزت لەسەر ئاستی شەخصی پەیوەندی زۆر باشت هەیە لەگەڵ هەموو سەرکردەکانی هەرێمی کوردستان و ڕاستە ئەشبینین نیەتێک لە حکوومەتەکەی جەنابتەوە هەیە بۆ چارەسەری ئەو کێشانەی کە لە ڕاستیە خەڵکی هەرێمی کوردستان بەدەست ئەنجامەکانیەوە دەناڵێنن، بەڵام هەتاکو ئێستا وەکو هاونیشتیمانیەکی کوردستانی لە عێراقا من نەمبینی ئەم پەیوەندیە باشەی جەنابەت لەگەڵ سیاسیەکانی کوردستان و ئەو نیەتەی کە لە بەرنامەی حکوومەتەکەی ئێوەیە هەیە تەرجەمە ببێت بۆ پەیوەندیەکی دامەزراوەیی موئەسسەساتی کە بە کردداری چارەسەری کێشەکان بکە. گوتم کە کێشەمان هەیە، نایشارمەوە کێشەمان هەیە لەسەر دەواازە سنووریەکان، کێشەمان هەیە لە لێکدانەوەی یاسای بودجە. ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆران کێشەی وەرنەگرتنی موچیان هەیە کە مافی خۆیانە و مافی هەموو فەرمانبەرێکە. لە یاسای بودجەدا یان لە هەموو یاساکانی بودجە لە حکوومەتەکانی پێشتریشدا بەندێکی ڕوون هەیە بە ناوی خەرجی گشتی. خەرجی گشتی ئەوەیە کە دەوڵەت چەندە خەرج دەکات. ڕێژەی 12.6 دادەنین بۆ ئەوەی پشتی هەرێمی کوردستان بە تەمویلێکی مانگانە بدەین. هیچ بەندێکی ڕوون لە یاسای بودجەدا نییە کە تایبەت بێت بە موچەی فەرمانبەران. 12.6 ئەوە بەشی هەرێمە، دەیەوێ بیداتە موچە، دەیەوێ پرۆژەی پێجێبەجێ بکات. ئەوە دەسەڵاتی خۆیەتی بە گوێرەی دەستور. ئێمە وەکو حکوومەتی فدرالی ئەو ڕێژێ لە خەرجە گشتەکان دەدەین و وەزارەتی دارایی دەڵێ ئێمە ئەوەندەمان خەرج کردووە، ئەو ڕێژێ دەربێن و پارەی هەرێم بدەن. لە بەرامبەریشدا دەبێت هەرێمی کوردستان داهاتی نەوت و داهاتە نانەوتەکانی بنێرێ. خەریک بوون یاسای بودجەی 3 ساڵی بودجەمان جێبەجێ دەکرد، تووشی کێشەیە کاتین کە چاوەڕێی نەبووین. یەکەمیان یاساکە بە جۆرێک هەموار کرابوو، جیاواز بوو لەوەی لە ڕەشنووسەکەدا لەسەری ڕێکەوت بووین و ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەردا بوو. گەیشتە ئەنجومەنی نوێنەران و ئێمەش ڕێزی ئەو دەستکاریەمان گرت و گوتمان جێبەجێی دەکەین. بەڵام ئەوە کێشەی بۆ دروست کردی، بە تایبەتی لە مەسەلەی تێشووی بەرهەمێنانی نەوت. دووەم بڕیاری دادگای نێوبژیوانی لە پاریس دەرچوو، ئەوەش بەرهەمێنانی نەوت و هەناردەکردنی لە ڕێی ئەو بۆڕیەوە ڕاگرت کە بە هەرێمی کوردستاندا دەڕوات بۆ بەندەری جەیهان لە تورکیا. لێرەدا هەرێم داهاتی نەوتی لەدەست چوو، تەنیا داهاتی نانەوتی مایەوە. ئەمەش کێشەکەی ئاڵۆستر کرد. زیانی لەو داهاتەدا کەوای لە هەرێم کرد پابندیەکانی سەرشانی بەرامبەر هاوڵاتیان جێبەجێ بکات. باشە وەختێک هاتینە سەر ئەو پارە بۆ هەرێم بنێرین، هەرچەند ئەمە وردەکارێکە نامەوێت سەری ئەوەی پێبێشێنم، بەڵام پێویستیشە بیزانن چکە هەر ئەمە خۆشی کێشەیە. لە بەغدا ئەمڕۆ وەکو حکوومەتی فدرالی ئەم سەرۆگۆزیرانە کە ئێستا لە بەرامبەرتانە محکوم یاسایە. من ئەو دەسەڵاتە ڕەهایم نییە بەسەر یاسادا باز بدەم و بڵێم فڵان شت بنێرن. بەڵام لێرەیە حکوومەتی هەرێمی کوردستان داوایەکی لە ئێوە هەیە لەسەر ئەم بابەتە کە هەمواری یاسای بودجە بکرێتەوە. ئایا ئێوە ئامادەن کە ئەو هەموارە؟ بەڵێ خەریک بوو دەگەیشتمە ئەو خاڵە بۆ ئەوەی بەرەو ڕووی ئەو کێشەیە ببینەوە. ناچار بووم بچم پارە بە قەرز بدەم. مەسەلەی و قەرزانەتان بیستووە. ئەمە ڕێکارێکە چونکە جێبەجێکردنی یاسای بودجە ئەو نەرمیەی تێدا نییە کە ڕێگە بدات پارە بدەینە هەرێم بۆ ئەوی موچە بدات. بۆیە ناچار بووم بە شێوەی قەرز بیدەم. واژۆم بۆ وەزارەتی دارایی کرد 700 میلیارد دینار ڕەوانەی حسابی حکوومەتی هەرێم بکەن. چارەسەری کۆتایی
بۆ ئەوەی ئەم کێشەیە بەیەکجاری چارەسەر بکەین ئەوەیە فەرمانبەرانی هەرێمی کوردستان حاڵیان حاڵی فەرمانبەرانی دیکەی دەوڵەتی عراق بێت هاونیشتیمانێکی عراقیە و فەرمانبەرە و موچەی خۆی وەردەگرێ بە چاوپۆشی لە هەموو ئەوردەکاری باسمان کرد ئەمە پێویستی بە چییە؟ بە هەموارکردنی یاسا هەموارکردنی یاسا داوام لە لیژنەی دارایی پەرلەمان کردووە کە هەموو پێکاتەکانی تێدایە تیمی ڕاوێژکاران ڕەشنووسێکیان داونەتێ کە خۆم ئامادەم کردووە بۆی بیخوێندنەوە و ڕەزامەندی لەسەر بدەن و لە ئەنجومەنی وەزیران بخرێتە دەنگدانەوە و پاشان پشتیوان بخوا ئەو هەموارە لە نزیکترین دەرفەتدا دەنێرین. دوو پرسیارم هەیە لێرە یەکەمیان ئەوەی کە ئەفەرمووی لە نزیکترین کاتە ئەو نزیکترین کاتە ئەگەر بتوانی بۆم بکەی بە ڕۆژ بە هەفتە بە مانگ چەندێک دەرەچێ دووهەمینیشیان سەبارەت بە مانگەکانی 10 و 11 و 12 خەڵکی هەرێمی کوردستان بە کردداری چاوەڕێی موچەی ئەو سێ مانگن لەوە شاجیاوازیەکی تەفسیر هەیە لە بینی ئێوە و حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێمەڵێ ئەو موچانەی کە یاوتانەهی 7 و 8 و 9 بووە بە قەرزەکە ئێوەڵێن نەخێری 10 و 11 و 12 بووە بەڵام نازانم ئێوە ئەوان چیەڵێن ئەوە ئەزانم کە زۆربەی زۆری و خوێندکارانی لە هەرێمی کوردستانەوە هاتوون دایک و باوکیان موچەخۆرن و چاوەڕێی موچەی مانگی دەن موچەی مانگی یانزەن و موچەی مانگی دوانزەن پرسیارەکە ئەوەیە بۆ 10 و 11 و 12 هیچ دەست پێشخەریەکتانە بێ بۆ دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان ئەمە یەک پرسیاری دووەمیش هیچ تەقویمێک هەیە بۆ ئەوەی کە چارەسەرە جەزریەکە ڕیشەیەکە کە تعدیلی قانونەکەیە بزانین کەی دەچێتە واری جێبەجێکردنەوە یەکەم حکوومەت لە هەر لایەکی دیکە بەپەلەترە لەمەدا لە هەموار یاساکە دەڵێم چکە دەزانین چ کاریگەریەکی لەسەر باری بژێوی هاونیشتیمانی و لەسەر ئاستی خزمەت گوزاری هەیە هەر ئەوەندەی بە شێوەیەکی مەبدەئی بگەینە ڕێکەوتن ئەنجومەنی وەزیران دەنگ بۆ هەموارەکە دەدات و دەینێرین بۆ ئەنجومەنی نوێنەران کە ئێستا لە پشوودایە و ڕەنگە دوای هەڵبژاردنەکانی هەژدەی دوانزە دەست بە دەوام بکەنەوە داوای لە برد نەکەین لەوە چێ زۆر شیرین بی جەنابی شت مێش پێات ئاڵاوە سوپاس دەکەم بابەتی دووەم بابەتی جیاوازیەکان ئێمە لە کۆتایی ئەم مانگەدا تەتەڵەی دەکەین بڕێ و پارانەی دراونەتە هەرێم بەراورد بە خەرجە گشتیەکان چکە وەکو گوتم من مەحکومم بە یاسا من بیرم لە هەموار یاساکە کردوتەوە بۆ ئەوەی لەم کێشەیە دەرباز ببین لەبەر ڕۆشنایی ئەو تەتەڵەیە تەماشا دەکەین بەشی هەرێم ئایا کەمتر بووە لە پشکی خۆی ئەو کاتە پارەی دیکە دەخرێتە سەر بەشەکەیان ئەگەر هێندەی بەشەکەشیان بوو ئەوە ناچار دەبین بچینە ساڵی نوێ و بە گوێرەی هەموارەونێکە بڕۆین لەو حاڵەتەیە هیچ چاوەڕێی قەرزی دیکە نەکا خەڵکی هەرێمی کوردستان ئێوە بیان بە حکوومەتی هەرێم بۆ موچەی مانگی 10 و 11 و 12 تۆ قەرز لە چوارچێوەی بڕی پێشبینیکراوی پشکی هەرێم دەدەی ناتوانی لە دەرەوەی پشکی خۆی پارە بدەیت چونکە مەحکومی بە یاسا من دەمەوێت بڕۆم بۆ هەموارەکە بۆ ئەوەی ئەو حاڵەتە تێپەڕێنم و بە پلەی یەکەمیش دەمەوێت ئەوە بپارێزم کە موشەی فەرمانبەران بێ ئاسەنگ بڕوات ئەوەشی دەمێنێتەوە دەتوانین چارەسەری بکەین چونکە شتێکە ناتوانین دوای بخەین موشەی فەرمانبەرانە بۆیە دەمانەوێت پەلە بکەین خۆشخانەی هیوا زانکۆی گەرمیان کێشەی قوتابیانی کۆمەڵی پزیشکی دەسلڤە هێرشەدە هەی دەستدرێژی بۆ سەرفڕۆکەخانەی هەولێر بوجە و موچەی کوردستان لەم بەرنامەی ئێوەوە بۆ یەکەم جار ئاشکرای دەکەین ئەمە ڕەنگە یەکێک دەر لەو دەستە ئەو یاسایە ئیمتیازاتی موچەخۆری کەرتی تایبەت و کەرتی گشتی یەکسان دەکات ئەم پارەیە ئەو 4 ملیار و 5 ملیار و 9 ملیارە بۆچی تەرخان دەکەین حکوومەت ناتوانێت ئەو ژمارە زۆرەی دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت بۆچی بازرگان دەچێت لە بازاری ڕەش دۆلار بە 1580 دەکڕێت ناتوانانی پارە حواڵە بکەیت شەقامی عراقی ئێستا بەدەست کێشەی دلارەوە گیرۆدەیە سەرەتا سوپاسی تۆ دەکەم چونکە ئەمە کارێکە یەکەم جارە دەکرێت هەموو عراقیەکانت کۆ کردەوە ئەمە شتێکە بۆ تۆ و بۆ تۆڕی میدیای ڕوودا و حساب دەکرێت ئەڵقەیدا تو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بێ و لە بەغداش بێ بارزانی فی بەغداد خۆش بێ ئەوکەی خوێنکارێک هەبوو دوێنێ هات وتی من دایک و باوکم مامۆستان ئەوکەی فەرموو بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من ناوم کاڵە ڕەناسا خوێندکاری قۆناغی چواری بەشی ڕاگەاندنم لە زانکۆی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجەشم و ئێمە سوپاسی تۆکەین سوپاس بۆم دەرفەتە بەڕێز سەرۆک ئومێ دەکەم
بتوانیت وەڵامی پرسیارەکانمان بیتەوە ئێمە لەکە لە کوردستانەوە هاتوین کاتەکەت یەک دقەیە ئۆکەی من لە دەی ئامادەیی بووم بیرمان کات چوون بۆ مەکتەب لە پۆلەکەمان نزیکەی 30 خوێندکار لەگەڵم بوون هەر ڕۆژێک ئەڕۆشتم من یەک کالم هەبوو لە پێیکەم دایمەن پێیانەوتم بە منیان ناودایان و بۆنی کالێ بۆنی پێڵاوێکی ناخۆشێت من ناتوانی بڵێم منم ڕووم ناهات نەشمەتوانی بە ماڵەوە بڵێم کە جووتێک پێڵاوم بۆ بکڕم چکە دڵنیا بوون لەوەی دایکم بۆ باوکم پارەیان پێنیە شتێک کە قەتیش لە بیرم ناچێ ساڵێکی خوێندنم فۆتاوە لەبەر بێم وچەی لە خولی دووەم ئیمتیحانمە کرد چووم لەبەرەوەی جلەکەم بە جۆرە دڕابوو هیمەک خوێندنگەم نەمەتوانی بیدورمەوە یا پینە و پەڕۆیکەم کوردواتەنی بەجلێکی ئاحتیادیەوە ڕۆشتم مدیرەکەم نەیکرد مەژورەوە بۆیە ساڵێک مامەوە لە خوێندن ئەمە ڕەنگە یەکێک بێت لەو دایانوستدەم ئەمە یەکێکە لەو سەدان چیرۆکانەی کە لە ماڵی ئێمە و هەزارەها ماڵی خەڵکی کوردستانەیە من دڵنیام تۆ بە شێوەیەکی زۆر ورد ئاگاداری دۆخی سەختی موچە خۆرانی هەرێمی کوردستانی و بەپێی دەستوری عێراق ئەبێ ژیانێکی شایستە بۆ تەواوی هاوڵاتیان بەگشتی فراهم بکرێت و ئەوە ئەرکی بەڕێستانە کە ئەو ژیانە شەرەفمەندانە بۆ تاک بە تاکی خەڵکی وڵاتەکەت مسۆگەر بکەیت من پێشەوەی پرسیارەکەم بکەم تکاو لێکەم وەڵامێکی مەتاتیم ناوێت خۆ دەزانیت دوو پای هەرە گرنگی بەردەوامی ژیان و مسۆگەرکردن و بەرەو پێشچوونی هەر کۆمەڵگە و دەوڵەتێک کەرتی پەروەردە و تەندروستیە و بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە بەهۆی بێموچەیەوە ئەو دوو کەرتە لە وەزع و بارودۆخێکی زۆر خراپدایە ئێوە دەتانەوێت ئەم بارودۆخە تااقەت پڕوکێنەیە تاکەی بەردەوام بێت تاکەی موچە خۆرانی هەرێم لە چاوەڕوانی موچەکانیان نابن یان کەی ئەم دایان هزار موچە خۆرە دەگەێنە کەناری ئارامی دەستەکانی خۆش بێ زۆر زۆر سپاس بەڕاستی ئەو قسانت زۆر کاریگەر بوون بە تایبەتی بۆ من کە بەرپرسم و لێرە قسە دەکەم تەقدیری ئەو بارودۆخە سەختە دەکەم کە گەلی ئێمە لە کوردستان پێیدا دەڕۆن بە پێچەوانەوە بەردەوام بوون و سووربوونت لەسەر درێژەدان بە خوێندن و تاقیکردنەوەکانت بەڵگەن بۆ ئیرادەی بەهێزی تۆ و شانازی بەوەوە دەکەم بە تایبەتیش کە لە شارێکەوە هاتووی شاری قوربانیدان و خۆڕاگریە و نمونەی یەکێ لە تاوانە گەورەکانە کە تاوانی کۆمەڵکوژیە لەسەر دەستی ڕژێمی دیکتاتۆری ئەو پەڕی ڕێز و تەقدیرم بۆ هەڵەبجە و شەهیدانی هەڵەبجە و خەڵکی هەڵەبجایە بالمناسبە ئەوانیش چاوەڕێی ئەوەن جەنابەت لەسەر بابەتی بە پارێزگابوونی هەڵەبجە شتێکیان پێ بڵێ چونکە وابزانم تەنیا شتێک کە ئەتوانتوانی هەڵەبجە ئەوە بوو کە هیچ نەبێ ئەوە تێبپەڕێنن ئەوە بوو کە دەمویست باسی بکەم ئێمە وەکو حکوومەت هەوڵێکی زۆرماندا کە یاساکە پەسەند بکرێ و ئێستاش لە قۆناغی ڕێکارەکاندایە ڕێکارە ئیداریەکان کە پەیوەندیان بۆ پارێزگایەوە هەیە بۆ ئەوەی ممارەسەی دەسەڵاتی خۆیان بکەن دەمەوێ بگەڕێمەوە سەرەوە تاکە ڕێکارێک کە بە من دەکرێەوەیە یاساکە هەموار بکەم بۆ ئەوەی قەیرانی موچە کۆتایی بێت هیچ بەدیلێکی دیکەمان نییە لە تەواوکردنیشی نزیکین پشت بەخوا ئەمە بەڵێنێکە لە بەردەمی ئێوەدا کە حکوومەت لەم نزیکانە بڕیاری لێدەدات هەر ئەوەندەی ڕێکەوتم بکرێ لەسەر ڕەشنووسی یەکەمی وەکو حکوومەت بڕیاری لەسەر دەدەین و پاشان دەیدەینە ئەنجومەنی نوێنەران هەر پەسەندکردنی ئەو هەموارە مەینەتی فەرمانبەران کۆتایی پێدێنێت فەرموو بەڵێ بنای خوای بەخشندە و مهرەبان بەڕێز جەنابی سەرۆکوەزیران محەممەد شاسوودانی سلااوێکی گەرم بۆ بەڕێز بەخێرهاتن دەکەم
ناوم هانی ئەلعاتیە قوتابی کۆلێژی ڕاگەاندنم لە زانکۆی بەغدا بەشی ئێزگە و تەلەڤیزیۆن لەو قسانەوە کە لەبارەی دەستکەوتەکان کران ئێوەش پشتیوان بەخوا ئەوەتان سەلماندووە و باسی ئەو پەرەسەندنە دەکەین کە واقعی عێراق بەخۆوەی دەبینێ من لە جیاتی هەموو قوتابیان و هەموو دامەزراوەکان پەروەردە فێرکردن دەڵێم دەستان خۆش بێت جەنابی سەرۆک لە دۆسەی ئابووریدا کە دەمەوێت ئەو باسە بکەمەوە شەقامی عێراقی ئێستا بەدەست کێشەی دلارەوە گیرۆدەیە هەرچەندە بەڕێزت لە دیدار و لێدوانەکانتدا باسی ئەوەت کردووە کە چارەسەری ئەو کێشەیە دەکەن و سنوورێکی بۆ دادنێن هەروەها بانکی ناوەندی ڕێنمایی دەرکردووە و بازار خەریکە مامەڵە بە دیناری عێراقی دەکات بەڵام تا ئەم ساتەش بانکی ناوەندی مامەڵە بە نرخێک دەکات بۆ دۆلار و شەقامیش مامەڵە بە نرخێکی دیکە ئەم بازار ڕەشە هەتا کەی بەردەوام دەبێت و کەی دەتوانن سنوورێکی بۆ دابنێن چین ئەو ڕێکارانەی ئێوە لە داهاتوودا دەیانگرنە بەر سوپاس دەواازە بۆ چاکسازیە بووری بریتە لە چاکسازی لە کەرتی دارایی و بانکی عێراق لە ساڵانی هەشتاکاندا لە جەنگدا بوو بانک و شت نەبوو بازرگانی نەبوو نەوەتەکان لە ژێر گەمارۆدا بوو هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانی نەبوو نەدامەزراوە و نە بانک نەبوون دوای 2003 لە ساڵی 2010دا کۆچکرد و خودداری خۆش بێت پارێزگاری بانکی ناوەندی بۆ چارەسەری کێشەی هەڵاوسان پەنجەرەی فرۆشتنی دۆلاری کردەوە ئەمە لە 2007 بۆ ساڵانێک ڕێی لە هەڵاوسان گرت بەڵامی دی دەبوو لەوە زیاتر بەردەوام نەبێ و هەر بەردەوام بوو درێژەی کێشا و لایەتیشتا یعنی هەمووتان لایەتانە لە کەناڵە ئاسمانیەکانەوە قسە دەکرا و باسی بە قاچاغبردننی درا و گەندەڵی دەکرا و باسی بڕەپارەی زۆر دەکرا کە دەچوە دەرەوە و هەمووشمان لەوە ناڕازی بووین ئێ باشە ئێمە هاتووین ئەمە ڕاست بکەینەوە کێشەکە لەکوێدایە دەڵێی نرخێک لە بازاری ڕەشدا هەیە و نرخێکی شەیە فەرمیە من وەکو حکوومەت ئەمڕۆ و سبەی پابندم بەوەی دۆلار بە نرخی فەرمی 1320 دینار بێت ئەمە ئەرکی منە بەڵام دەتەوێ نرخی بازاری هاوتەری دابەزێنم مانای وایە دەتەوێ بڕۆم پارە بدەمە قاچاقچیان منەوە ناکەم بازرگان چەندی دەوێ دەیدەینێ بەڵێندەر ئەوەی لەگەڵ من کار دەکات وەکو حکوومەت دەیدەینێ و بەرهێن کە دەیەوێ پارە حواڵە بکات دۆلاری بە نرخی فەرمی دەدەینێ قوتابی کە دەیەوێ پارە حواڵە بکات بۆ خوێندنەکەی دۆلاری بە نرخی فەرمی دەدەینێ ئەوانەی سەفەر دەکەن دەم خۆش ئەوەی بۆ چارەسەری پزیشکی دەڕواتە دەرەوە ئەمە ئەرکی منە وەکو حکوومەت بەڵام پارە بدەمە قاچاقچی باشە بۆچی بازرگان دەچێت لە بازاری ڕەش دۆلار بە 1580 دەکڕێت بۆ خۆ دەتوانێت بە 1320 بیکڕێ ئەمە کێیە ئەمە کەسێکە کاری نایاسایی دەکات و نایەوێ بچێتە ناو ستێژە ئەلکترۆنیەکە ناچێتە ئەوەیە کە دەبێ کۆمپانیای هەبێ مۆڵەتی هەبێ و گومرگ بدات باج بدات ئەو مادەی هاوردەی دەکات و دەیهێنێتە دەواازەکە دەیپشکنن مادەی خۆراکە کەلوپەلی پزیشکیە ئەو دەچێ لە پشتی ئەم ڕێکارەوە دەسوڕێتەوە و دۆلار لە بازاری ڕەش دەکڕێ ئەمە شتێکە ئێوە دەبێ لی هۆشیار بن و ئەسڵی شەڕەکە بزانن خۆ بەدڵنیاییەوە ئێستا من وەکو حکوومەت بەرەو ڕووی ئەو قسەیەش دەبمەوە کە دەڵێن حکوومەت شکستیە ناوە لە ڕێخستنی نرخی دۆلار شکستکە ئەمەیە دەتەوێت لەسەر هەمان هێڵی جاران بڕۆم کە تۆ خۆت ڕەخنت لی هەبووە ئەوە هەمووی قاچاقچەتی بوو ئێمە کێشەی زۆرمان هەن بۆ نمونە بازرگانیمان لەگەڵ ئێرانی دراوسێمان هەیە و ئێرانیش لە ژێر سزادایە ناتوانانی پارە حواڵە بکەیت هیچ بانکێک لە هەموو وڵاتانی ناوچەکە بۆی سزاکانی ئەمریکاوە پارە بۆ ئێران حواڵە ناکەن بۆی بازرگان ناچارە بچێ لە بازاری ڕەش دۆلار بکڕێ و بیبات لە ئێران شت بکڕێ لەگەڵ ئێرانیەکان دانیشتی گوتمان وەرن ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکەن ئەوان هیچ کێشەیەکیان نییە بە دینار بە تومەن بە یۆرۆ دۆلاریان ناوێت چکە دایانەوێت کاڵاکانیان بەردەوام بن و ئاڵوگۆڕی بازرگانیان بەردەوام کێشەمان هەبوو لەگەڵ تورکیا ئەوە لەگەڵ تورکیا چارەسەرمان کرد حسابێکمان کردوتەوە بە یۆرۆ و لیرە لەسەرەوە کار دەکەین ئەم بابەتە کەمێک دام بە خۆداگرتنی دەوێت بەڵام کۆتاییەکەی ئەوە دەبێت کە ئیدی سیستمێکی بانکیمان دەبێ و ئاڵوگۆڕی شەرعی و یاساییمان دەبێت نەک ئاڵوگۆڕی گوماناوی ئێستا بە هەموو متمانەوە دەڵێم 95 کاری بازرگانیە شەرعیەکانمان لە ڕێی ئەو ستێجە ئەلکترۆنیەوە دەڕوات
ئەمە متمانەیەکی داوەتە سیستمی دارایی و دامەزراوەی بانکی ئەمە بەڵام زەرمەندەکان بەڵێ قسە دەکەن و دەڵێن ئەوە شکستی هێناوە و ئەوە زیان لە هاوڵاتی دەدا من هەموو ڕۆژی لای بەیانی راپۆرتێک دێتە بەردەمم لەبارەی نرخی خۆراک هیچ گۆڕانێک لە نرخی خۆراکدا ڕووی نەداوە ئەوە بۆ ئەوانەی دەڵێن کاریگەری لەسەر هاوڵاتی هەبووە هەمومان پابند کردوون تۆ بۆ بە دۆلار شت دەفرۆشی بە دینار بیفرۆشە ئۆتۆمبیل و مۆبایل و مۆڵەکان و شوێنە بازرگانیەکان ئەمە کلتورێکە دەبێ هاوکاریمان بکەن لەوەی جێبگرێ بڵێ فێڵ و ساختەی تێدا هەیە بەڵام دڵنیا بە ئەگەر دەتەوێ دۆلار بگەڕێنمەوە بۆ هاوتاکردنەوەی لەگەڵ نرخی بازار ئەومانەی وایە من کاری قاچاقچێتی هان دەدەم و ئەوەش شتەیەکە قەت نایکەم ئەوکەی زۆر باشە دەسەکانی خۆش بێ زۆر باشە فەرموو دەڵێ سەرەتا بە خێراتنی جەنابی سەرۆک وەزیران محەممەد شایع سوودانیەکەم من محەممەد ئەنوەرم دەرچووی زانکۆی کەرکووک پرسیاری من بۆ بەڕێزیان ئەوەیە ئایا چی ئەکەن بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی پێشووی بەعس ئێستا ئێمە لە کەرکووک ڕوبەڕووی دۆخێکی زۆر ناخۆش بووینەتەوە ڕۆژانە ئێمە لە پێش 2023 دەرکراین زۆربەی کەس و کارمان ئەنفال کرا گولە باران کرا لە ناو کۆڵانەکانە ئێستاش ئەبینین سەربازی عێراقی دێتە سەر زەویەکانمان و ناهێڵێ کاری کشت و کاڵ بکەین لە کاتێکایە کە تاپۆی فەرمیشمان هەیە بۆ سەتان ساڵە تەنانەت گۆڕستانەکانیش گۆڕی باب و باپیری ئێمەی تێدا زۆر سپاس بە تایبەتی بەڕێ سەرۆک وەزیران ناوچەی پەلکانە هەیە نازانم قەت لەو راپۆرتانەی کەیەتە بەردەم جەنابەت بۆیان باس کردووی یاننا ناوچەی پەلکانە کێشەی زۆر زۆر تێدایە خاوەن زەویەکان بەهۆی کۆمەڵێک بڕیاری دادگای محکەمەت قیادەت الثەورە دادگای شۆڕشی زمانی سەدام حسێن ئەو خەڵکی کە خاوەنی زەویەکەن ناتوانن زەویەکە بەکاربێن و خەڵکی هاوردەکراو بۆ ئەوێ مافی ئەوانیان غەزب کردووە ئەمە چۆن چارەسەرەکەن ئەوەش یەکێکە لەو کێشانەی بەجێبەجێکردنی مادەی 140 دەستورەوە بەسراوە بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە لە دەستگرتن بەسەر زەویە کشت و کاڵیەکاندا ئەم گۆڕینە دیمۆگرافیای بە دوای خۆی داهێناوە ئەم بڕیارانە هەتا ئێستا هەڵنەوەشاونەتەوە ئەڵبەتە بەشێکیان بەشی زۆریان هەڵوەشاونەتەوە جێبەجێکردنی وەکو گوتم بە گوێرەی ئەو هەنگاوە یەک لە دوایەکانە دەبێت کە لە مادەکەدا هاتوون بەرەو ڕووی کێشەیەک بووینەتەوە لە نێوان جوتیارانی نەتەوە جیاوازەکان ئەمە بەڕێکاری ئێستایی چارەسەر دەکەین بەڵام چارەسەر ڕیشەیەکە بەڕاشکاوی بڵێم بە هەڵوەشاندنەوەی هەموو بڕیارەکان دەبێ و ئەوەش پێویستی بەدانانی یاسای نوێ هەیە لە ئەنجومەنی نوێنەرانەوە و هەروەها جێبەجێکردنی مادەی 140 کێ لە دەرەوەی بەغدا ئۆکەی هەمووتان دەستدانێن کێ لە محافەزاتەکانەوە هاتووە ها نەجەف کواک نەجەف کێ نەجەف بوادەی فەرموو فەرموو سڵاوت لێ بێ جەنابی سەرۆک وەزیران سپاس بۆ مامۆستا بێستون بۆم دەرفەتە پرسیارێکی زۆر سادەم هەیە و زۆربەی گەنجەکانیش دایانەوەی ئەمە لە جەنابەت بپرسن کەی بکوژانی خۆپیشاندەرانی تشرین دادگایی دەکرێن کەی فەرمان دەدیتە وەزیری بەرگری و ناوخۆ و ئاسایشی نیشتیمانی و هەواڵگری کە دەست بە لێکۆڵنەوەیکی بەرفراوان بکەن بۆ ئەوەی بکوژانی ئەو خۆپیشاندەرانە بدرێنە دادگا و سزا بدرێن بۆ ئەوەی ئێمە شوک و گەنجان لایەندەی خۆمان دڵنیا بین زۆر سپاس زۆر سپاس هەندێک ڕێکار هەبوون لە کاتی خۆیدا گیرانە بەر بە تایبەتی لە پارێزگای زیقار دوایەوەی ئەرکی پێکەنانی حکوومەت درای ئێمە یەکێک لە پابندیەکانمان لە کارنامەی حکوومەتدا تەواوکردنی لێکۆڵینەوەکانی تایبەت بە ڕووداوەکانی تشرین بوو کە بووە هۆی کوژرانی ژمارەیەکی زۆر گەنجی ئەمە لە زیاتر لە پارێزگایەک لیژنەیەک بە فەرمانی حکوومەتی پێشوو پێکات بوو لیژنەیەک بوو لە دادوەران ئەو لیژنەیە لە کۆتایی مانگی تەمووزی ئەم ساڵدا کۆمەڵی ڕاستپاردەی خستە ڕوو من و تیمێکی یاسایی ئەو ڕاستپاردانەمان خوێندنەوە بینیمان هەندێک لایانی دیکەیان فەرامۆش کردووە کە گرنگن بۆ لێکۆڵینەوە بێگومان ڕاستپاردەی زۆر خراونەتە ڕوو بۆ لێپرسینەوە لە بەرپرسان و لە ئەفسەرانی پلەبەرز دەبوو ئەمانە بکرێنە یەک ڕاستپاردە بۆ ئەوەی لەگەڵ راپۆرتەکەدا بڕوات بۆ ئەنجومەنی دادوەری لە خوێندنەوەی دۆسیەکەدا بینیمان
بەشی زۆری ڕووداوەکە هەر باس نەکراوە. دام و دەستگای ئەمنی هەن کە بەشێک بوون لە کێشەکە. بێگومان بە حکمی ئەو راپۆرتانەی لا ئێمە هەن. بۆیە من بەنیازم ئەو لیژنەیە بەرفراوان بکەم بۆی بتوانین هەموو لایەنەکانی دۆسیەکە ڕووماڵ بکەین و ئەمەش ئەرکێکە لە ئەستۆی حکوومەت. ئێمە سبەی بە بۆنەی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ ئاهەنگ دەگێڕین. دەستوورەکەمان لە نزیکەی 32 مادەدا باسی مافەکانی مرۆڤی کردووە. لەو ڕۆوە سەیری بکەی یەکێکە لە دەستورە نمونەیەکان لەسەر ئاستی وڵاتانی ئەم ناوچەیە. بەڵام عیبرەت لە جێبەجێکردنی ئەو مادانە و لێپرسینەوەدایە لە هەموو بکوژان جا هەر کەسێ بن. بەی جۆرە ناکرێت لە مەسەلەی دیاریکردنی تاوان و پەردەپۆشکردنی هیچ لایەنێکدا نەرمی بنوێنین جا لایەنی ئەمنی بنیان سیاسی. بەڵام وەکو خۆت دەزانی ئەمە شتێکە دەبێت لێکۆڵینەوە بیسەلمێنێ. واتە ئەو دادوەرە تایبەتمەندانی کە بوونەتە ئەندامی لیژنەکە. ئەمەش دیسان بەڵێنێک بێت لە منەوە ڕاستپاردەکان و ئەنجامی کاری لیژنەکەش هەرکە تەواو بوون هەموو پشتیوان بە خوددا ئاشکرا دەکەین. ونتائج اللجنة حال إكمالها إن شاء الله. أنبار كلا أنبار أوكي فرموا. تولش محافظة عمار عمارة شاركي سروك وزيران. أوكي دواي أو دين لايتو. من نەبام لە پارێزگای ئەنبار. قوتابیم لە کۆلێژی پەروەردە. بەشی زانستە مرۆیەکان لە قۆناغی چوارەمم. گەورم دوایین لێدوانی ئێوە ئەوە بوو کە حکوومەت ناتوانێت دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت. دوایین لێدوانی ئێوە ئەوە بوو کە حکوومەت ناتوانێت ئەو ژمارە زۆرەی دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت. ئەو لێدوانە زۆر بە هیوای کردین. دەمانەوێت بزانین کە حکوومەت چی دەکات بۆ ئەوەی ئێمەش لە دادگەری کۆمەڵایەتی بێبەش نەبین. نحصل على العدالة الاجتماعية بباقي الأقران من الشباب. بەڵێ زۆر سپاس. بەداتا ژمارەی دەرچوان لە هەر ساڵێکدا نزیکەی 300,000 کەسە. لە ساڵی 2017ەوە نەوەڵا بەڵێ لە ساڵی 2017ەوە هیچ دامەزراندنێک لە یاسای بودجەدا نەبووە. ئێستا حسابی بکە لە ماوەی 6 ساڵدا هەر ساڵێک 300,000 دەکاتە 1,800,000. سروشتیە هیچ بودجەیەک نییە بتوانێت 1,800,000 کەس دامەزرێنێ. بەڵام ئایا حکوومەت هەروە دادەنیشە و تەماشای کێشەی دەرچوان دەکات و دەڵێت هەلی کاری حکومیمان نییە؟ بێگومان نەخێر. ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو دەوڵەت بە هەموو دامەزراوەکانی یاسادانان و جێبەجێکردنەوە کە هەلی کار بۆ خەڵکی خۆمان بدۆزینەوە دەرچوان و ئەوانی دیکەش. ئەو ئەرکی ئێمەیە. قەتی شوابیر مەکەنەوە کە حکوومەتێک بێوێ سەقامگیری هەبێ، ئاسایشی هەبێ، عەدالەت هەبێ و ئەم بابەتە پشتگوێ بخات. هەرگیز. من ڕۆژانە نزیکەی 16 بۆ 17 کاژێرکار دەکەم، فۆکەسیشم لەسەر دووشتە. 16 بۆ 17 کاژێر ڕۆژانە. بەڵێ. ڕەنگە تێبینیتان کردبێ لەمەوەی ئەم ساڵەدا فۆکەسم لەسەر دووشت بووە، خزمەتگوزاری و ئابووری. چونکە قەناعەتم وایە ئەم کەرتانە خزمەتگوزاری متمانە لای خەڵک دروست دەکات بەوەی کە ئەم حکوومەتە جددیە لە خزمەتکردنی هاوڵاتی. ئەمە یەکەم. بە تایبەتیش کە کێماسیکی زۆر هەیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە بنچینەیەکان. دووەم ئابووریە. ئێمە هیچ ڕێگەیەکمان نییە، هیچ چارەیەکمان نییە بۆ ئێوە و بۆ ئایندەی ئێوە ئەگەر چاکسازی لە بواری ئابووری نەکەین. ئێمە ئێستا چاوەڕێی کۆتایی ساڵ دەکەین و وا لە کۆتایی ساڵیش نزیک بووینەتەوە. وەزیری نەوت دێتە لام و وەزیری دارایش دێت. دێن دادەنیشن و داتام دەدەنێ. ئەوەندەمان نەوت هەنار دەکرد و بای ئەوەندە بووە. دەیهێنین و دەیخێنە بووجەوە. ئەوەندەی بۆ موچە، ئەوەندەی بۆ کۆبوونی خۆراک بۆ فلان و فلان. ئێ باشە کوا بەشی گەشە پێدان سبەی نەخینە و دادەبەزێ وەک چۆن لە مانگی شوباتی 2020 بەزی. ئەو مانگە بوو لە یادمە داهاتمان 1.5 ملیار بوو. لە کاتێکدا پێویستمان بە 4.5 ملیار بوو بۆ ئەوی بتوانین موچەی فەرمانبەران بدەین.
ڕەسیدمان هەیە ڕەسیدمان هەر بەشی 6 مانگ دەکات ئەنجامەکەی چییە؟ وەکو بەرپرسیارەتی ناچارم بیر لەو کەرتە بکەینەوە و چاکسازی تێدا بکەین نابێ وابیر بکەمەوە کە کابینەکەی من 1-2 ساڵی ماوە بەڕێی دەکەم و ئەوەی دوای من دێت کە با بۆ خۆی گیرۆ دەبێ من شتیوان ناکەم من دانیشتوم کار لەسەر پلانی 3 ساڵە و 5 ساڵە و 10 ساڵە دەکەم بە بیریشتان دێنمەوە کە کەرتی گازمان هێنایە ناو چاکسازیەوە ئەم کەرتە هیچ کەس و لایەنێک بە سەردەمی ڕژێمی پێشوشەوە بیری لەوە نەکردبووەوە چاکسازی تێدا بکات گازی سروشتی و گازی هاوڵ هیچ کەسێک بۆ بەرهێنانی تێدا نەکردووە ئێمە هەر ڕۆژێک ملیارێک و 300 میلیۆن پێسێژا غاز دەسووتێنین ملیارێک و 300 میلیۆن چەند هاوردە دەکەین بێگومان نەخیەوەی کە دەسووتێن نزیکەی 5 میلیارد دۆلارە ملیارێک پێسێژا گازیش لە ئێران دەکڕین و وێزەکانی کارەبا کە لە بودجەدا دەبێت 4 میلیارد دۆلاری بۆ دابنێ ساڵانە واتە زیانی ئێمە چەندە 9 میلیارد لە هەمان کاتیشدا ئەو گازە سروشتەی خۆمان کە لە ئەمبار و نەینەوا و نەجەف و سلێمانی هەیە سوودمان لێ وەرنەگرتووە بۆی چاکسازی ئابووری بکەین لە گرێبەستەکانەوە پەیدا هاتووی ئێستا پرۆژەمان هەیە لە جێبەجێکردنایە ناڵێم دەیکەین بەنیازی نەخێر ئێستا واجێبەجێ دەکرێت کۆمپانیەکان دەستیان بەکار کردو و لە ماوەی 3 بۆ 5 ساڵی داهاتوو دەگەینە ئاستی خۆبژێوی ئەمە هەنگاوێکە ئەم پارەیە ئەو 4 میلیارد و 5 میلیارد و 9 میلیارە بۆچی تەرخان دەکەین بۆ پیشەسازی و کشتتوکاڵ و بازرگانی کە ئەمانەش هەلیکاری نوێمان بۆ دەڕخسێنن بۆ دەرچوانی زانکۆ هەبەتە وەختێک وەزیری کار بووم یەکێ لە یاسا گرنگەکان کە شەڕم بۆ دەکرد یاسای خانەنشینی و بیمەی کۆمەڵایەتی بوو یاساکە لە ساڵی 2016 دەرچوو کە ئەو کاتە وەزیری کار بووم حکوومەتەکانی پێشوو هەردوایان خست ئەگەر چی من هەر دەستبەرداری نەدەبووم لە هەموو کابینەکەدا ڕەشنووسەکەم داونەتێ و گوتومە ئەم یاسایە گرنگە سوودی ئەم یاسایەت چییە؟ هەتا ئێستاش بەم دەستە بژێرەشەوە کە لێرە دانیشتون و قوتابین و هۆشیارن کە سەیری سوودەکانی ئەو یاسایی نەکردووە ئەو یاسایە ئیمتیازاتی موچەخۆری کەرتی تایبەت و کەرتی گشتی یەکسان دەکات ئەو کاتە ئیدی پێویست ناکات لە حکوومەتدا دابمەزرێم لە کەرتی تایبەت کار دەکەم و هەمان ماف و ئیمتیازی کەسێکم دەبێت کە لە کەرتی گشتی کار دەکات هەمیشەش وایە کە کارمەندی کەرتی تایبەت موچەی لە کارمەندی کەرتی گشتی زیاتر بژاردەی استراتیژی ئەمە بۆ ئەوەی کێشەی سەرەکی چارەسەر بکەین ڕەنگە وەڵامی ئەو پرسیارم زۆریش درێژ کرد بێتەوە بەڵام ئەمە زۆر گرنگە بۆ ئێستا و بۆ ئایندەشتان گرنگە عراق سامانێکی زۆری سروشتی هەیە هەلی ئەوەی هەیە و بەرهێنام کات و ئەوەش توانای ئەوەی دەداتێ کە پەرە بەکەرتە هەمە جۆرەکان بدات و هەلی کاری زیاتر و زیاتر بڕخسێنێ ئیدی هیچ کەسێک لە عراقدا چاوەڕێی دامەزراندن لە کەرتی گشتی ناکات تەنانەت دەتوانم بڵێم ئەوەی لە حکوومەتیشدا کار دەکات ڕەنگە واز لەوێ بێنێ و بڕوات لە کەرتی تایبەتدا کار بکە وەکو چۆن لە ساڵانی 60ەکان و 70ەکاندا ڕوویدا کاتێک جوڵا کەوت بۆ پرۆژە استراتیژیەکە ئەمە ئەو شتەیەکە ئێمە لەسەری دەڕۆین و ئەم شتە ممکنیشە زێدەڕۆی نییە دڵنیابن کەرتی هەمە جۆرمان هەن و هەلی و بەرهێنانمان هەیە کە کاریان لەسەر دەکەین و پشتیوان بخوا دەگەینەوە ئامانجەی کە چاومان لێ و ئەوەش کاری نەکردن نییە خۆشخانەی هیوا زانکۆی گەرمیان کێشەی قوتابیانی کۆمەڵی پزیشکی لانێت عێراقینە ینی دەستل بە هێرشەدا هەی هەموو ئەو دەستدرێژیانی کراون بە دەستدرێژی ئەم دوایەشەوە بۆ سەربادۆسخانی ئەمریکا دەستدرێژی بۆ سەرفڕۆکەخانی هەولێر ئەمانە کاری تیرۆرستین یەکەم جارە زمانێکی واتون بەکارەهێنن لە حکوومەتەکەتەوە کارێکی بنبڕ و کۆتایی ناکەین بۆ مەسەلەی بوجە و موچەی کوردستان ئایا هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی شەریکاتی نەوت ئێستا نزیکەی 470,000 بەرمیل لە ڕۆژێکدا زەرەر دەکەین هەرێمی کوردستان ڕۆژانە چەند هەزار بەرمیل نەوت دابینەکە لەم بەرنامەی ئێوەوە بۆ یەکەم جار ئاشکرای دەکەین زۆر درەنگ کەوتون سەرەتا سوپاسی تۆ دەکەم چونکە ئەمە کارێکە یەکەم جارە دەکرێت هەموو عراقیەکانت کۆ کردەوە ئەمە شتێکە بۆ تۆ و بۆ تۆڕی میدیای ڕوودا و حساب دەکرێت ئەڵقەی داهاتوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بێ و لە بەغداش بێ زۆرم پێ باش و باسی کەرتی تایبەتت کرد و جەنابشت زۆر یەکێکە لە ئەولەویەتی
بەرنامەی کاری حکوومەتەکەت گرنگیدان بە کەرتی تایبەت پێش ئەوەی بێمە بەرنمەکەەوە یەکێک لە سپۆنسەرەکانی پشگیرەکانی ئەم بەرنمەیە کۆمپانیای سەردار گروپە نوێنەریان لێرەیە پێشەوەی بێمە ژوورە وتی فەرموو وتی ئێمەش پرسیارێکمان هەیە ئەتوانین پرسیارەکە بکەین وتم وڵی بەس خوێنکار ئەتوانێت پرسیار بکە بەس قەینا لەبەر خاتری ئەوەی کە لۆگەکەتانمان لابردووە قەینا ئێوە پرسیارەکە بکەنەم جارە ئێوارە باش جەنابی سەرۆک بەخێر هاتی سوپاس کاک بێستون بۆ ئەم دەرفەتە من لینا زیاد لە گروپی کۆمپانیەکانی سەردارم بێگومان گروپی کۆمپانیەکانی سەردار ڕاستە من قوتابی نیم بەڵام ئێمەش ڕۆڵمان هەبووە لە دابینکردنی هەلی کار بۆ دەرچوان بەڵام جەنابی سەرۆک ئەگەر ڕێگەم بدەن من نزیکەی 11 ساڵە لەگەڵ گروپی کۆمپانیەکانی سەردار کار دەکەم و لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی کارگێڕی کار دەکەم چەندین جار نامەگۆڕینەوەمان لەگەڵ کابینەکانی حکوومەت هەبووە بە حکوومەتی بەڕێزیشتەوە چەندین پێشنیازمان بۆ کردوون پێشنیاز بۆ هەموارکردنی سیستەمی بریکارنامەی بازرگانی پێشنیاز لەبارەی ئازادکردنی کاری بازرگانی کە هەموویان لە بەرژەوەندەی عێراق بوون لە بەرژەوەندەی گەل بوون لە بەرژەوەندەی ئەوە بوون کە ئەڵقەیەک یان پردێک لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت دروست بکەین چونکە ئێمە کە هانی کەرتی تایبەت دەدەین ئەمە ڕۆڵی دەبێت لە گەشەکردنی عێراقدا و لە بنیادنانی ئابوووریەکی نیشتیمانی بەڵام بەڕاستی هیچ ئەنجامێکمان دەست نەکەوت هیچ وەڵامێک نەبوو کەس لەگەڵمان دانەنیشت هەموو ئەوانەی لەو دامەزراوەیە کار دەکەین هەوڵێکی زۆرمانداوە بۆ ئەوەی دەنگمان بگات ئەو شتانە بگەن کە ئاسۆیەک دەکەنەوە بۆ ئەو وەبەرهێنەرانەی لە بازاری عێراقدا کار دەکەن کاتەکەت ئۆکەی ئەتوانم دە چرکەیکەت بەمێ بەس کۆی کەرەوە ئۆکەی بۆی مافی خوێنکارەکان نەخۆی زۆر سپاس درێژی ناکەمەوە بەڵام بیرۆکەکە ئەوەیە چونکە ئەوەی باس دەکەم خزمەتی ئەم قوتابیانش دەکەن کە لێرە جەنابی سەرۆک وەزیران من طبعا زۆرم پێ خۆشە بێستون تۆک بووە بە سەکۆیەک بۆ ئەوەی بزنسی وڵاتەکەش دەنگی خۆی بگەێنێ بە دەسەڵات پێی ئەمە دەستکەوتێکە بۆ ڕوودا و بۆ بێستون تۆکیش چونکە وا مەشهورە لە وڵاتی ئێمەیە کە دەوڵەمەنەکان بینیان زۆر خۆشە لەگەڵ سیاسەکان و ئاسانی پێیانەگەن بەس دنیاوای لێ هات بێ ئێوە مانانیش بێن لە بەرنمەکە دەنگی خۆتان بگەێنن من چەپڵەیە بۆ ئەمە لێ ئەیە بێگومان ئێمە ئەگەر ڕێگەم بدەن وەڵام بدەمەوە گروپی سەردار لە کۆمپانیا پێشەنگەکانە هەر بەهۆی ئەویش بوو لە گرێبەستی تایبەت بە دابینکردنی ئۆتۆمبیل بۆ وەزارەتی ناوخۆ گفتوگۆیەکمان کرد لەبیرتە ئەو کاتیش کێشەکە لە بریکارنامەکەدا بوانە ئەوە ئێستا پرۆژە یاسایە پرۆژەیەکە حکوومەت ئامادەی کردووە و پێم وایە نردویشمانە بۆ ئەنجومەنی نوێنەران ئەوە یەکەم بۆ شتەکانی دیکە ئێمە پاکێجێکی چاکسازیمان هەیە 2 ڕۆژ لەمەوبەر لە وەرکشۆپێکدا بووین و کەرتی تایبەتیش لەوێ بوون بە تایبەت بوو بە چاکسازی لە سیستمی باج کە ئەوەی کێشەی هەموو کۆمپانیاکان ئەمە چاکسازیکی ڕاستەقینە دەبێ و دەمانەوێت چاکسازیکی وا لە باشدا بکەین کە هەموو کۆمپانیا جیهانی و عەرەبیەکان بیبین و بزانن بەڕاستی حکوومەت جددیە لەو چاکسازیە یاسای هاوبەشێتی ئەوی شەفتەیەک لەمەوبەر وەرکشۆپێکمان بە ئامادەبوونی کەرتی تایبەت هەبوو بۆ ئەوە بوو کە یاسایەک بۆ هاوبەشی بە جۆرێکدا بنین بەرژەوەندی کەرتی تایبەت نسۆگەر بکات پێم وایە ئێستا حکوومەت دەستی داناوەتە سەر هەموو ئەو جومگانەی پێویستیان بە چاکسازی هەیە جا یان چاکسازیە لە یاساکان یان لە ڕێکارە حکوومەکان سوپاس وعدم بەم کوڕەیە لە عەمارەوە هاتووە بەس بیرم چۆ هەستە بزانم ناوت چییە؟ ئۆکەی سڵاو لەبێت جەنابی سەرۆک وەزیران بەڕێز محەممەد شیا سوودانی سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ تۆی بەڕێز من مەهدی ڕیاز لە پارێزگای میسان چالاکۆنی ژینگەم و کار لەسەر کێشە ژینگەیەکانی پارێزگای میسان دەکەم جەنابی سەرۆک پرسیارەکەی من لەبارەی وشکبوونی زۆنگاوەکان و ئەو ئاساوەرانەیە کە لی دەکەونەوە ئایا کێشەکە لە خراپ بەڕێوەبردننی ئاو لە ناوەخۆ یان کەم بەردانەوەی ئاو لەلایەن وڵاتانی دراوسێ و گۆڕینی ئاڕاستی ڕووبارەکان و دروستکردنی بەنداوە جگەلەوە
مەسلەی گۆڕانی کەشوهەوا و ئاستی کاریگەریەکەی لەسەر زۆنگاوەکان دەبینین شاندی عراقی بەشداری لە دیداری کۆپ 28 دەکات لە ئیمارات و لە پێشەنگی وڵاتە زەرمەندەکانیشە لەو ڕۆوە. جەنابی سەرۆک دەمەوێت پرسیارێکی گرنگ بکەم. ئایا حکوومەت بەو چاوە سەیری پارێزگای میسان دەکات کە پارێزگایەکی نەوتیە یان پارێزگایەکی کشتتوکاڵی؟ ئێمە لە هیچ کام لەم دووکەرتەدا هیچ مافێک وەرناگرین. ئەگەر پارێزگایەکی نەوتین ئەوە لەسەر حکوومەت پێویستە پرۆژەی ئەوتۆی هەبێ و کارخانەی هەبێ کە دانیشتوانی پارێزگاکە بخاتە کار. ئەگەر پارێزگایەکی کشتتوکاڵین ئەوە دیسان دەبێت حکوومەت پێداویستەکانی بۆ دابین بکات کە لە راپۆرتەکانماندا هاتوون. ڕێزم قبول بفەرمونون جەنابی سەرۆک. زۆر سپاس. لە کام قەزای پارێزگای میسانی؟ خزمتانە؟ لە ناوەندی پارێزگایت. ئەوە پارێزگای منە و شانازی پێوە دەکەم. خوێندن و کارم لەوێ بووە. شەرەفمەندم کە لە چەندین پێگەی و پارێزگای خزمەتم کردووە. لە قایم قامەوە بۆ ئەنجومەنی پارێزگا و هەتا پارێزگار. پارێزگای میسان پارێزگای دووەمە لە ڕوویاسی بەرهەمهێنانی نەوت و ژمارەی کۆمپانیەکانی نەوت کە لەوێ کار دەکەن. بە پێشەوانەوە ئەوە هەلیکاری زۆری بۆ دانیشتوانی پارێزگاکە ڕەخساندووە. جەولەکانی بەخشینی مۆڵەت بەشێکیان بەو کۆمپانیانە دراون کە لەوێ کار دەکەن. لە ڕووی کشتتوکاڵیشەوە پارێزگایەکی چالاکە تەنانەت لەسەر ئاستی پلانی وەرزی پێشوویش، بۆیە ئێمە پشتیوانی لە هەردوو ئاراستەکە دەکەین و چەندین پرۆژەشمان هەیە لە بواری وەبەرهێنان لە گازی هاوڵ و هەروەها لە وێستگەکانی کارەبا. چەند وێزگەیەکی گرنگمان لەو پارێزگایە هەیە. هەر پارێزگایەک بە گوێرەی ئەوە لێی دەڕوانین کە چه سامانێکی هەیە. لەبەر ڕۆشنایی ئەو سامانەش جۆری ئەو چالاکی ئابوووریە دەستنیشان دەکەین کە بەهایەکی دیکە بۆ پارێزگاکە زیاد دەکات و هەروەها کۆبەرهەمی نیشتیمانیش. جا هەم وەزارەتەکان ئەمە دەبین و هەم حکوومەتیش. بەڵام بابەتی یەکەمیان کە ئاماژەت بۆ کرد زۆر گرنگە. ئێمە بەڕاشکاوی بڵێن لە هەموو ناوچەکانی عراق بە هەرێمی کوردستانیشەوە چکە لەوانەیە هەندێک وا بیر بکەنەوە کە لە هەرێم کێشەی کەماوی نییە، لە هەولێریش کێشەی کەماوی هەیە، لەوێش بیر لێ دەدەن و کێشە هەیە. هەمومان کێشەی کەم ئاویمان هەیە و هەمومان بەهۆی گۆڕانی کەشوهەواوە تووشی کێشە هاتوون. ئەم کێشەیە لە زۆر ناوچە گەیشتۆتە ئاستی هەڕەشە لە بەردەوامی ژیان بەهۆی کۆچ و ئاساوارەکانیەوە، کەواتە ئاو کەم بووە. ڕێژەی بە بیابانبوون زیادی کردووە. سووتاندنی گازی هاوڵمانە هەیە کە کاریگەریەکی زۆری لەسەر قەتیسبوونی گەرما هەیە. کێشە گەلێکی ژینگەییمان هەیە. بەداخەوە وێڕای هەنگاوی گرنگ لەسەر ئاسی ژێرخان و بە تایبەتی تۆڕەکانی ئاوی زێراب، بەڵام چوین تۆڕەکانی زێرابمان دروست کرد و ئەوەمان فرامۆش کرد کە ئاوی زێراب چۆن چارەسەر بکەین. هەموو ئەو ئاوەی دەچێتە تۆڕەکانی ئاوی قورسەوە بۆ کوێ دەڕوە؟ دەڕژێتە ڕووبارەکانەوە. اینجا قەبارەی ئەم کێشەیە بهێنە بەرچاوتان. تۆ لە لایەک ئاستی ئاوی ڕووبارەکانت دابەزیوە، بەڵام لەولاوە پاشماوەی ئاوی بەکارهاتوو لە ڕێی تۆڕی زێرابەکانەوە زیاد بووە. ئەمە کارەساتی ژینگەی دەخاتەوە وەکو ئەوەی ئێستا ڕوو دەدات. پلانی من ئێستا بۆ 2024 هەمووی بۆ وێزگەکانی چارەسەرە لە مووسڵەوە بۆ بەسراش کە هیچ پرۆژەیەک وەکو ئەمە گرنگ نییە کە پەیوەندی بە تەندروستی و ژینگەوە هەیە. لە مووسڵەوە بۆ بەسرە. بەڵێ مەبەستم ڕووباری دیجلە و ڕێڕەوەکانی دەبنە وێزگەی ئاوی قورس. لە بێژی دانراوە لە سەلاحەدین و دەچێتە خوارەوە بۆ پارێزگەکانی دیکە. خاڵی دووەم، ئێمە کێشەیەکیشمان هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ. وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی پارێزگاری لە ڕێژەی ئاوی خۆیان بکەن پرۆژە جێبەجێ دەکەن. بۆ نمونە تورکیا کۆمەڵک بەنداوی دروست کردوون کارەبای بۆ بەرهەم دەهێنن، بەڵام ئەوە لەسەر حسابی ئەو بڕاوەیە کە دەڕژێنە دیجلە و فوراتەوە. ئێرانیش هەروە لە ڕێی چەند پرۆژەیەکەوە ڕێڕەوی هەندێک لە ڕووبارەکانی گۆڕیوە و ئەوەش کاریگەری خستۆتە سەر ئاستی ئاوی ئەو ڕووبارە ناوەکیانەی دەڕژێنە دیجلەوە. ئەمە کێشەکەی ئاڵۆسەر کردووە.
هەوڵەکانمان لە چوارچێوەی کاری دیپلۆماسیدایە چکە ناتوانین بڕۆین لە ڕێی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە گرشتری بکەین ئەوە کاتی زۆری دەبێ و کاریگەری لەسەر ئەسڵی کێشەکەش دەبێ حکوومەتی ئێستا بۆ ئەوەی لەم کێشەیە دەرباز بین پلانێکی استراتیژیمان ئامادە کردووە کە بێستون هەر لەم بەرنامەی ئێوەوە بۆ یەکەم جار ئاشکرای دەکەین پلانەکە پێوەستە بە ئیدارەدانی ئاو چکە کێشەی ئێمە لە پاڵ هەموو ئەو کێشانەی ئاماژەم بۆکردن گۆڕانی کەشوهەوا و ڕەفتاری وڵاتانی دراوسێ ئێمە کێشەمان لە چۆنیەتی بەڕێوەبردننی ئاوداە زۆربەی جوتیارەکانی ئێمە هەتا ئێستاش بە شێوازە کۆنەکان ئاودێری دەکەن تۆیش ئەوە باش دەزانی خەڵکی خۆمان لە عەمارە و لە پارێزگەکانی دیکەش ڕەنگە برایان هەمووەوە بزانن لەم پلانە کشتتوکاڵیەدا نرخێکماندانەوە بۆ بەرهەمی گەنمی ئەو جوتیارانەی شێوازی ڕشاندن بەکاردێنن نرخەکەی زیاتر لەو گەنمەی جوتیارەکە بە هەمان شێوازی کۆن ئاودێری کردووە ئەمە یەکەم جارشتی وا دەکەین دەبێت گرنگی بەمە بدەین گرنگی بەو ئەوە بدەین کە بۆ کشتتوکاڵ تەرخان کراوە و بڕەکەی نزیکەی 165 دەبێت لە کۆی ئەو ئاوەی بۆ ئێمە دێ واتە تۆ ئەگەر ئیدارەدانی ئاو لە کەرتی کشتتوکاڵیدا بگۆڕی بۆ شێوەیەکی زانستی بیهێنە بەرچاو لەو ڕێژەی 165 چەندی بۆ ئاوی خواردنەوە دەگەڕێتەوە کەواتە ئەمە پرۆسەی بەڕێوەبردنێکی یەکتر تەواوکەرە بە ئاوی قورسیشەوە هەموو دەوڵەتانی دنیا ئاوی زێرا بۆ کشتتوکاڵ بەکاردێنەوە ئەو ئاو بە فیڕۆ نادەن ئەوە بەشێکە لە داهاتی ئاو هەمووان دڵنیا دەکەمەوە کە پلانێکی استراتیژیمان ئامادە کردووە و بە هیواین لەگەڵ سەرۆکی تورکیا لە سەردانی داهاتوویدا بۆ بەغدا کە نزیکە واژۆی بکەین لەو پرۆژە استراتیژیەی کە هەتانە بۆ ئیدارەکردنی ئاو من هەست دەکەم کە نوقسانیەک هەیە ئەویش حساب نەکردنە بۆ ئەو ئاوی باراناوەی کە ساڵانە لە هەرێمی کوردستاندا ئەبارێت و بە فیڕۆ ئەڕوا من زۆر لێکۆڵینەوەم خوێندووەتەوە لەسەر چۆن بتوانرێت کەڵک لە ئاوی باراناو و بەفراوی چیاکانی کوردستان وەربگیرە هەم دیجلە هەم فورات و هەموو ئەو قۆڵی ئاوانەی کە دەڕژێنە سەر دیجلە زۆربەی زۆریان سەرچاوەکان لە دەرەوەی خاکی عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام یەک زێمان هەیە ئێمە کە لە 90 سەرچاوی ئاوەکەی لە ناو خاکی هەرێمی کوردستانایە ئەویش زەی گەورەیە ئەوەی کە جێگەی پرسیار و ڕەخنەیە لە حکوومەتی فیدرالی لە هەرێمی کوردستان لەلایەن پسپۆڕانی بواری بەڕێوەبردننی ئاو ئەوەیە کە حکوومەتی بەغدا بە هۆکاری سیاسی ڕێگە نادات بە بەرەو پێشبردننی کەرتی ئیدارەکردنی ئاو لە هەرێمی کوردستان چۆن وەڵامی ئەو ڕەخنەیە پەیوەندی بەلایانی سیاسیەوە نییە ئێمە لە 2023 هەتا ئێستا هیچ بەنداوێکمان دروست نەکردووە ئەوەش بەوەی تێشوە زۆرەکەی و ئەو پارەیە دەبێ بۆی تەرخان بکرێت هەروەها لەبەرەوەش کە دۆسەی ئاو بەجددی وەرنەگیرا بوو لەبیر تا ساڵانێک ئاوی بارانمان زۆر بوو استراتیژانە بیرمان لەوە نەکردبووەوە ئێستا ئەمڕۆ باران هەیە سبەی لە بیری نەکەین ئەم حاڵەتی وشکە ساڵیە جیهانیە ئەمە قەیرانێکی جیهانیە و هەرتایبەت نییە بە عێراق هەر 7 ساڵ بجارێک ئەمە قسەی دوایین راپۆرتە هەر 7 ساڵێک ئاستی ئاو هەندێک دادەبەزێ لەو پلانەدا کۆمەڵێک بەنداوی شمانداناون کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن ئەمە لە چوارچەوەی پلانەکەیە چکە پلانێکی تەواوە بۆ سەرانسەری عێراق ئەمانە بەنداوی بچووکن بۆ کۆکردنەوەی ئاوی باران بەوەی دواتر بۆ پێداویستی دیکە بەکار بێت من گەشتبین و قەناعەتیشم وایە کە ئەم پلانە و ئەم پرۆژە استراتیژیە چارەسەرێکی نمونەیی دەبێ بۆ کێشەی ئاو بە شێوەیەکی ڕیشەیی بە پشتبەستن بە قسەی تەکنیککاران و خەڵکانی پسپۆڕیش دەتوانم دڵنیاتان بکەمەوە کە ئەو داهاتە ئاوی هەمانە ئەگەر بەباشی مامەڵی لەگەڵ بکەین بەشی هەموو پێداویستەکانمان دەکات لە کوردستانیش لە کۆبوونەوەکانی لیژنەی باڵای ئاو کە خۆم سەرۆکایەتی دەکەم وەزیری کشتتوکاڵی هەرێم و چەند پسپۆڕێک لە هەموو دانیشتەکاندا ئامادە دەبن فەرموو ئەو مایکێک بێنن بۆ ئێرە پێشەکی بە خێراتنت پێشەکی بە خێراتنت دەگەم جەنابی سەرۆکوەزیرانی عێراق
بەڕێز سوودانی و سپاسی بێستونەکەم بۆم دەرفەتە من ڕۆڵەی گەرمیانم لە پایتەختی ئەنفالەوە هاتووم لە چەمچەماڵ لە چەماڵەوە هاتوین هەتا گوێرە سپاسی کاک بێستونەکەی و پرسیارەکەی من دەربارەی ئەنفالە کە بەپێی یاسا جیهانی و نێودەوڵەتیەکان کاتێک کە ڕژێمێک یاخود دەوڵەتێک تاوانەکە بەرامبەر شوێنێکی تر قەرەبوو ئەدا بەو شوێنە بۆ نمونە عێراق ئامادە بوو هەتا کۆم ساڵانەی کۆتایی قەرەبووی کۆیت کاتەوە کە هێرشی کرد بۆ سەری ئایا قەرەبووی ئەنفال چی لێ هات و ئایا حکوومەتی عێراق چی کارێکی کردووە بۆی ئەنفال بە جینۆساید بناسیێنرێ و ئایا ئەم ڕووفاتی ئەنفالەکان کە لە زێدی خۆیان نەماون داواکاری کەسوکاریان کە بکەڕێتەوە ناوچەکانی خۆیان ئایا بەڕێزت چی هاوکاریە کە بیوەکو حکوومەتەکەت بۆ گەڕانەوەی ئەو ڕووفاتانە بۆ زێدی خۆیان کە پرسیاری زۆرینەی کەسکاریان فالە یەک خاڵی تر کاک بێسون من وەکو خاون پێداویستێکی تایبەت کە دەرچووی زانکۆی چرموم ناوم حەمزەیە حەمزە ئیسماعیلە کە ئایا ئەمەوێ پرسیاری ئەوەت لێکەم لە سەرەتای بەرنامەکەیە وتت کە بەڕێزت لە زاخۆوە هەتاکو و بەسڕا بە هەمان چاو بەڕۆڵی ئەم نیشتیمانە تەماشاکەی منیش وەکو خاون پێداویستێکی تایبەت لە زمانی ژمارەکان تێناگەم لە زمانی سیاسی تێناگەم نەهاتوومە دیفاع لە سیاسی بکەم بەڵکو من وەکو هاوڵاتیەک لە لای بەڕێستم وەکو هاوڵاتیەک ئەمەوێ پێت بڵم ئایا ئاگاداری کە ئەو بڕیارانەی دەربارەی بوجە و موچادرێ پەیوەندی بە منێکی کە مندامەوە هەیە کە مانگانە 150,000 مەعاشەکەمە جار وایە بۆ دووسێ مانگ تەواو دووسێ مانگ دواکەوێ نادرێ ئایا بەڕێزت بۆچی لە حکوومەتەکەتەوە کارێکی بنبڕ و کۆتایی ناکەی بۆ مەسەلەی بوجە و موچەی کوردستان چونکە من ناتوانم داش بمەزرێم لەبەرەوەی شایستەی دارایەکانی هەرێمی کوردستان ناگا لە کاتی خۆیە ئایا چی کەسێک دەتوانێت بە 150,000 بژی لە بەرپرسە سیاسیەکان ئەگەر هەر بەرپرسێکیش لە حکوومەتەکەت ڕازی نییە بەم چارەسەرکردنی پرسی موچە و بودجەی هەرێمی کوردستان بابێ ڕۆژێک وەکو هاوڵاتیەک هەرێمی کوردستان وەکو من بژی زۆر سپاس دەکەم. بەڵێ لە کۆتایی قسەکانتەوە دەست پێ دەکەم موچەی ئەوانەی چاودێری کۆمەڵایەتی دەیانگرێتەوە لە بابی بودجەی تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان هەموار یاساکە ئەو توێژەش دەگرێتەوە یاساکە هەموار دەکرێت کە لە ڕێگەی تەرخانکردنی بودجەوە دەبێ و موچەکان لە وەزارەتی دارایی فیدرالیەوە ڕاستەوخۆ دەچێ بۆ ئەو توێژانە دەستکاری موچە لە چوارچەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمە چونکە بە گوێرەی یاسایەکە لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەرچووە بڕیاری لێدراوە لە ڕووی دەستوریشەوە ئەو یاسایانەی پەیوەندیان بە شەهیدان و زیندانیان و چاودێری کۆمەڵایەتیەوە هەیە ئەوە لە هەرێمە دەسەڵاتی پەرلەمانی هەرێمی کوردستانە نەک پەرلەمانی فیدرالی بەڵام بابەتی یەکەم کە پەیوەندی بە ئەنفالەوە هەیە ئەنفالیش یەکێکە لە تاوانە گەورەکانی ڕژێمی دیکتاتۆری لە دژی گەلی ئێمە لە هەرێمی کوردستان لە یادمە کاتێک وەزیری مافەکانی مرۆڤ بووم لە حکوومەتی دووەمی بەڕێز نووری مالیکیدا 2010 بۆ 2014 بەشدار بووم لە ئاپڕوبردن و ئاشکراکردنی تاوانەکانی ئەو ڕژێمە و لە چەند کۆنگرەیەکی جیهانیشدا پیشانی هەموو جیهانماندا کێشەیە کە ئەو کاتە لە بەردەمماندا بوو لە مەسەلەی تاوانبارکردن بوو لەسەر ئاستی نێودەوڵەتی چونکە ئێمە نەچوو بووینە پاڵ یاساکانی دادگای باڵای نێودەوڵەتی تاوانەکان و سیستەمی ڕۆمە ئەوە بووە بربەست لە بەردەمەوەی مۆرکێکی جیهانیانە بەو تاوانانە بدەین کە ڕژێمی پێشوو کردبوونی چونکە ئەگەر تێبینیت کردبێت ئەو تاوانانەی بەرامبەر ئێزدیەکان کران لە پەرلەمانی چەند دەوڵەتێکدا خرایە دەنگدانەوە نەک بڕیاری دادگای تاوانەکان بوو بێکە ئاستەنگێک بوو لە بەردەم ئێمە چارەسەری بارودۆخی خێزانی شەهیدان من زیاتر لە حاڵەتێک و ڕوونکردنەوەیە کاتۆتە بەردەمم تەنانەت لە بەرپرسی تایبەتمەندیشەوە کێشەکە لە یاسادایە
لە یاسای بودجەی ساڵی 2021دا باسی ئەوە هاتە بوو کە هەندێک لە مافەکانی پێم وایە هەڵەبجە بوو بخرێتە پاڵ مەلەفی ڕەفحا، بەڵام بەهۆی تەرخان نەکردنی پارە جێبەجێ نەکرا. ئەمانە باسی هەندێک کێشەن کە تۆ پەیوەندیت پێیانەوە نییە، بەڵام من ناشارم ڕوونی بکەمەوە تا بزانی کێشەکە یاسایە نەک مەسەلەی لەسەلماندنی حەق. قوربانیانی پارێزگاکانی دیکەی عێراق کە قوربانی تاوانی جۆرا و جۆرن، بۆ نمونە گول لە بارانکردن و لە سێدارەدانی ئەندامانی بزاوی ئیسلامی لە هەشتاکاندا یان قوربانیانی ڕاپەڕینی شەعبان لە نەوەتەکە. ئەمانە هەموو تاوان و قوربانی تاوانەکانی ڕژێمی پێشوون. ئەو کێشەیە کە ڕووی داوە لە مێژووی ئەم پرۆسە سیاسیەدا لە 2023 هەتا ئەمڕۆ ئێمە باسی 20 ساڵ دەکەین. هەمیشە مامەڵە لەگەڵ کێشەی قوربانیانی ناو هەرێم لە چوارچێوەی ئەو یاسایانەدا کراوە کە پەرلەمانی هەرێمی کوردستان دەری کردو. لە کاتێکدا قوربانیانی دەرەوەی هەرێم لە پارێزەکانی دیکە بە گوێرەی ئەو یاسایانە مامەڵەیان لەگەڵ کراوە کە پەرلەمانی فێدرالی دەری کردوون. هەر یاسایەک بۆ چارەسەری ئەو جۆرە کێشانە دەرچوو بێ، ئێمە وەکو حکوومەت بەدڵنیاییەوە جێبەجێ دەکەین جا لە هەر شوێنێکی عێراق بێت. دەستەکان خۆش زۆر باشە سەماوە گەڕاندنەوەی ڕووفاتی ئەنفال کراوەکان. پرۆسەکە بەردەوامە. پێم وایە دوایین کار لە سەماوە بوو، گۆڕەبە کۆمەڵەکان لەسەر نەخشەیەک دیاریکراون، بەڵام پرۆسەکە بەهۆی هاتنی داعش دواکەوت و اینجا گۆڕی بە کۆمەڵی دیکەش زیاد بوون. ئەم پرۆسەیە لەلایەن تیمێکی تایبەتمەندەوە بەردەوامە. تیمێکی تایبەتمەندمان هەیە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی دانیان پێدانراوە. ڕێکارەکانی گەڕان لە دوای گۆڕی دیکە و دەرهێنانەوەی ڕووفاتەکان و پشکنینی DNA ئەمانە هەموو کاتیان پێویستە. بەڵام تیمی تایبەتمەند کە سەربەدامەزراوەی شەهیدانە بە گوێرەی پلانێک بەردەوامن لە کاری خۆیان. بەس زۆر درەنگ کەوتون. ئەوە ئەزانی جەنابەت بەهۆی فەحسی DNA و بەهۆی ئەو بابەتە تەکنیکیانەوە یعنی درەنگکەوتنێک هەیە کە لە مانگ و لە ساڵانیە حەق و حسابی و ئەو خەڵکەش دڵیان بەوە خۆشە ئێسک و پرووسکی کە سوکاری خۆیان ببینەوە و لە نیشتیمانی خۆیانە بیان نێژن. ئەمە هەست ناکەی ئیهمال کراوە لایەنە فەرمیەکانی حکوومەتی بەغداوە. وەکو باسم کرد من ئاگاداری ئەم مەلەفەم، چونکە ئەو بەشە تایبەتمەندە لە چوارچەوەی فەرمانگەکانی سەر بە مافی مرۆڤدا بوو. شاهدیان بۆ دەدەم تیمێکی پرۆفشناڵن. لە دەوڵەتانی دیکەوە داوای هاوکاریان لە ئێمە کردووە. لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چوونەتە کار و ئەرکی هاوبەشەوە. بەڵام بەرفراوانی ڕووبەری گۆڕەبە کۆمەڵەکان و ئەوانشکە بەم ساڵانەی دوایی پاش 2014 دەرکەوتن، ئەمانە کاریگەریان لەسەر باش بەڕێوەچوونی کاری ئەو گۆڕەبە کۆمەڵانە هەبووە کە بەشێکن لە تاوانەکانی ڕژێمی پێشوو. بەشەکە هەیە و بودجەی هەیە و کاریان بەردەوامە لە مەسەلەی پشکنینی DNA جا لە دامەزراوەی شەهیدانەوە بێ یان وەزارەتی تەندروستی. بە ناوی خوای بەخشەدە و مێرەبان، بەڕێز جەنابی سەرۆکوەزیران سڵاوی خوات لێبێ. من ئیسام عارفم، ماستەرم هەیە لە بودجەی گشتی دەوڵەت و قوتابی ئابووری داراییم و لە پارێزگای موسەنام. بەخێر بێ. بەڕێز جەنابی سەرۆکوەزیران لە سەرتاوە لە جیاتی هاوشانەکانم کە هەڵگری بڕوانامەی باڵان سوپاست دەکەین بۆ هاوکاریەکانت لە یەکلایکردنەوەی دۆسیەی ئێمە کە لە 2014ەوە هەتا ساڵی 2023 چارەسەر نەدەکرا. بەڕاشکاوی دەیڵێم و وشەکان بەشێوە ناکەن سوپاست بکەم بۆ هەوڵەکانت لە کۆتایهێنان بە کێشەی توێژێکی بەرفراوان لە هەڵگرانی بڕوانامەی باڵا کە بە دەستەبژێری کۆمەڵگەدا دەندرێن. خاڵی دووەم من پسپۆری بواری ئابووریم. پارێزگای موسەنا و پارێزگای قادسیە لە پارێزگا هەرە بێبەشەکانن لە نێو پارێزگاکانی عێراقدا. بە تایبەتیش پارێزگای موسەنا کە بە پێی راپۆرتەکانی وەزارەتی پلاندانان ڕێژەی هەژاری تێدا گەیشتووەتە 64 لەسەر. بۆیە قەبارەی پارەی تەرخانکراو لە بودجەدا کە بۆ ئەو پارێزگای دانراوە لەگەڵ ئاستی خراپی خزمەتگوزاریەکان و بارودۆخە ئابووریەکەی ناگونجێ. ئێمە سەرچاوێکی ئابووریمان هەیە ئەگەر بەڕێستان گرنگی پێ بدەن دەکرێت ببێتە سەرچاوێکی گرنگ بۆ گەورەترکردنی بودجەی پارێزگاکە. ئەویش دەواازەی سنووری جومەیمەیە لەگەڵ عەرەبستانی سعودی. جەنابی سەرۆک ئەو دەواازەیە بە ئەمانەتەوە دەیڵێن حکوومەتەکانی پێشوو سەردانیان کردووە و بەڵێنیاندا
ئەو دەواازێ بکەنەوە بەڵام تا ئەم ساتە هیچ ڕێکارێکی ڕاستەقینە نەگیراوەتە بەر بۆکردنەوەی داوا لە بەڕێزت دەکەین ئەمە شتێکە من بە ئەمانەتی دادەنێم قسەی خەڵکی سەماوەیە و داوایان کردووە بێگەێمە جەنابێت داوا دەکەن چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە و زۆر سپاست دەکەم تضع حد وحل لهذا الأمر وأشكرك جزيل الشكر. شكرا جزيلا. زۆر سپاس دکتۆر ئێستا لەکوێ داوام دەکەی؟ ئێستا من لە وەزارەتی دارایی دامەزراوم لە بانکی ڕافیدەین. پیرۆزە چ ساڵێ تەعین کراوی؟ تەعینات ئەی سەنە؟ 2023 دامەزراوەکانی خاوەن بڕوانامەی باڵان نا فەرمانەکە دواکەوت ئەم حکوومەتەی ئێستا ڕەزامەندی لەسەر بڕیارەکەدا و دەست بەکار بوون ئەبێ دەعوەتمان کە حەقیەوەی کە تەعین دانیشە دکتۆر شوێری تۆ فەرمانگەی بودجەیە نەک بانک ئامادەی بێ بۆ بەغدا؟ بەڵێ تەواو دەیوازینەوە بۆ بەغدا ئەو پسپۆڕی ئەو ئەمجارە هەر دعوەتەکەمان بەتەواوەتی حەڵاڵ کرد دکتۆر با بە زمانی ئابووری قسە بکەین تۆ دەتەوێ ئەو دەواازەیە کارا بکەی باشە ئەوە لە پلاندایە بەڵام دەواازە هەلی کار ناڕەخسێنێ هەلی کار بۆ ئەوانە دەڕخسێنێ کە لە بواری ئاسانکاری ئاڵوگۆڕی بازرگانی کار دەکەن من دەمەوێ هەردوو کەرتی پیشەسازی و کشت و کاڵی کارا بکەم کە ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ هەلی کار دەڕخسێنێت سەماوەش ناوچەیەکی مژدەبەخشە زەوی گرنگمان لەوێ هەن کە لە چوارچێوەی پلانەکەدا دەیکەینە زەوی کشت و کاڵی واتە ئێستا نزیکەی 230,000 دۆنم زەوی کشت و کاڵیمان زیاد کردووە هەموویشی بە شێوازی نوێ دەچێندێ خۆی لە ئەسلی پلانەکەدا نزیکەی 200,000 دۆنم بوو سەماوە بۆ یەکەم جار بربەستی 150,000 تۆن بەرهەم دەبەزێنێ پارێزگای ژمارە یەکە ئەمە زانیاریەکە بۆ هەمووتان پلە یەکە لەوە بەرهێناندا پرۆژەکانیشی لە کەرتی هەمە جۆردان بۆیە من بە خەڵکی سەماوەم گوت و ئێستاش بە تۆی دەڵێمەوە لە ڕووپێویەکانی داهاتووی وەزارەتی پلانداناندا پارێزگای سەماوە هەرە هەژارترین پارێزگا نامێنێ ئینشاءڵڵا پشت بەخوا چکە بینیم ئاستی خزمەتگوزاری لەوێ باشە ئەوەی لە بودجەدا تەرخانمان کردبوو لە دەرەوەی پارەی تەرخان کراوە بە گوێرەی ڕێژەی دانیشتوان لە سەراسی قەزاکان لە بودجەکانی 2023 و 2024دا پشت بەخوا دەستەکانە خۆشە بەس ناوچی بوو عیسام وانە کاکە عیسام بیرە نەچێ بیرە نەچێ بیکەرە جۆ هینەکە بکەرە جۆ بیرە نەچێ قەرزاری ئەوەی کە چ خواردنێکی سەماوە زۆر زۆر مەشهورە کێ ێزانێ چ خواردنێکی سەماوە زۆر مەشهورە جەنابی سەرۆک وەزیران چی؟ خواردن چ نەوع تەعامێکی منطقەی سەماوە کلش مەشهور نا ماسی نییە چما بەڵێ چما چییە؟ دوومەڵان ئەوکەی ئەبێ دعوەتی دوومەڵانمانکەی هەموو جەماعەت دێن کاکە هەرکە تخوا ژمارەکەی وەرگرن هەیە لە قایمەکەوانە کە ئینشاءڵڵا نەقلەکەی بوو هەمویانە هێنم بۆ سەماوە دعوەتی تۆ بین باشە؟ یەک خولەک بە ناوی خۆم و بە ناوی جەنابی سەرۆکوەزیرانەوە هەمووتان داوت دەکەم بۆ سەماوە و بە میوانداریتان شەرەفمان دەبم سەماوە شوێنی پەیدابوونی یەکەم وشێ لە مێژوودا و لە شوێنەواری وەرگایە بە سەردانتان شەرەفمەند دەبم ئەوکەی ئێستا ئەمەوێ خاتونێک چونکە خاتونەکان قسەیان نەکردووە ئەبێ باڵانسکەین وانە 50-50 فەرموو زۆر سپاس کاک بێسوم بۆ ئەم دەرفەتە زۆر بە خێراتنی جەنابی سەرۆکوەزیرانی عێراقەکەم زۆر خۆشحاڵم کە لێرەم ڕۆ ئامادەم پرسیاری من دەربارەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە ئایەکەی دەست پێ ئەکاتەوە ئایا هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکانی شەریکاتی نەوت کە لە ئێستا حالیان ئیشیان وەستاندووە لە کوردستان بەکوێ گەشتووە و کەی دەست پێ ئەەکەنەوە زۆر سپاس جەنابی سەرۆکوەزیران هەستەکەم مەتەڵێک هەیە لەمەیان مەتەڵ بە مەتەڵەن حەزوورە بە عەرەبی عێراق ئەڵێ من حازرم
تورکیا ئەڵێ من حازرم هەرێمی کوردستان ئەڵێ من حازرم بەس نازان بۆچی دەست پێ ناکات چییە وەڵامی ئەم مەتەڵە چییە هەمووان ئامادە بەڕاستی کێشەکە لە پێم گوتی لە سەرەتای قسەکانمدا باسم کرد ئەنجومەنی نوێنەران مادەیەکی داناوە دەڵێت تێشووی بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت بە گوێرەی تێکڕای نیشتیمانی دەبێت ئەمە لە ئەنجومەنی نوێنەران دانراوە لیژنەی دارایی دایناوە حکوومەت داینەناوە ئەم کێشەیە کاتێک هاتین پاشەوەی تورکیا ڕایگەیاند کە ئامادەیە بۆ ئەوەی دەست بە هەناردەی نەوت بکرێتەوە هاتین قسەمان لەگەڵ کۆمپانیەکانی نەوت کرد گوتیان ئێمە ناتوانین چونکە تێکڕای تێچوو $8 بوو یعنی پێم بڵێ تورکیا حازرە عێراق حازرە هەرێمی کوردستان حازرە کۆمپانیەکان ئامادەنین نا با تەواوی بکەم کۆمپانیاکان لەبەر ڕۆشنایی ئەو مادە یاساییەکە لە ئەنجومەنی نوێنەران دانراوە دەبێ بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیلێک $8 تێشوو بدەین لە کاتێکدا تێچووی بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت لە گرێبەستەکانیاندا لەگەڵ حکوومەتی یارەمی کوردستان $21 دانراوە ئەم جیاوازی کێ دەیدا نە حکوومەتی هەرێم هەیەی و نە ئێمەش دەتوانین سەرپێشی یاسا بکەیت ئەمە یەکێکە لە کێشەکانی ئەو یاسای بودجێی ئەنجومەنی نوێنەران دەنگی بۆ داوە ئێستا کۆمپانیەکان چاوەڕێن ئەم مادەیە هەموار بکەن الآن الشركات تنتظر إجراء تعديل لهذه المادة لا یاسای بودجێ لقانون الموازنة لە یاسای بودجە هەتا بتوانین تێچووی بەرهەمهێنانەکە بدەین ئێوە وەکو ئەنجومەنی وەزیران ئەو هەموارکردنەوەی پەسەند دەکەن و بینێرنە پەرلەمان بە دڵنیاییەوە چونکە ئێمە ئێستا نزیکەی 470,000 بەرمیل لە ڕۆژێکدا زەرەر دەکەین ئەمە ئەو بڕێ کە دەبوو لە هەرێمی کوردستان و هەروەها لە دەرەوەی هەرێمی شەوە هەناردە بکرێ بۆیە پێشماوەیە گەگەر لە یادت بێت وەزیری نەوت و جێگری سەر وەزیرانمان نارد بۆ هەرێم و لەوێ کۆبوونەوەیەکی لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان ئەنجامدا هەروەها دیدارێکیان لەگەڵ گروپێک لە کۆمپانیەکانی نەوت ساز کرد لەوێ ئەو مادەیەیاندا ئێمە کە پێویستی بە هەموارکردنە و ئێمەش خستمانە ئەو ڕەشنووسەوە کە دەبێت لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان گفتوگۆی بکەین ئێستا هەرێمی کوردستان ڕۆژانە چەند هزار بەرمیل نەوت دابینەکا بۆ عێراق با بڵێین 470,000 بەرمیل هەناردە دەکرا لەوە نزیکەی 380 بۆ 400,000 بەرمیلی بەرهەمی هەرێم بوو إلى 400,000 برميل من إنتاج الإقليم. ئێستا یعنی هەرێمی کوردستان ڕۆژانە ئەوەنە بەرمیل دابینەکە بۆ بازاڕی ناوخۆی عێراق ئێستا وەستاوە ئێستا وەستاوە بەڵێ بۆی ئەو کێشەیە ئێستا هیچ وەلەو بەرمیلێکیش نییە نانا هەشتا بۆ 90,000 بەرمیل بەرهەم دێنن دەیدەینە پاڵێوگەکان کە وەکو وەزارەتی نەوتی فدرالی گرێبەستمان لەگەڵ کردوون پاڵێوگەی کار ئەوانیش بەرهەمە نەوتەکانمان دەدەنێ بەڵێ طبعا دڵنیام پرسیار لەسەر غازی شەبێ چونکە لەسەر مەسلەی غازی کۆرمۆریش من پرسیارم هەیە لە جەنابەت بەس ئۆکەی یەمە لای ئەوە بەس هەمووی کوڕ بوو قسەی کردە بێت تۆزێک شەکانیش قسە بکەن فەرموو ناوێ من دەرسم محەممەد ئەمین ئەحمەدە ئەس خوێندکارە زانکۆ سۆرانم بەشی کیمیا زۆر خۆشحالم کۆ من ئەڤڕۆ لێرە دیتم ئەسنە سیاسی ماونە من زۆر پەیوەندیش سیاسیڤە هەیە بەس وەکی یەکەم جەرکوت پۆستی سەرۆکاتیە سەرۆکوەزیرانە وەرگرتە جەنابی سەرۆکوەزیر خەلکی کوردستانێ بەعام زۆر دڵخۆش بوون و بووە جێگا ئومێدە بووە بەس لەڤۆ دواییە هەندێک ناومێدی مەدیتن چونکە بەرپرسیارەتیە خۆشگوزارانیە هاوڵاتیت لە هەرێما کوردستان و عێراقێ تو بەرپرسی لێ و لەڤۆ دواییە کوتەبخۆ ئاگاداری لە یەک وەخت هێرش دەگرێتە سەر هەم فڕۆکەخوانان نێودەوڵەتی هەولێرێک و دەرگەهێکی ئەمنیە بۆ هەم عێراقی و هەم بۆ کوردستانێ و هەمش جێکی وەکی دەشتە هەریرێک و جێکی سەکەنیە و مەدەنیشە و خەڵک تدانیشتەجێت تهدید تێدەکردن وەکی ماگالێت بیتن و باس دەکرێتن زۆر تبێنێ لانێت عێراقینە یعنی دەسلڤە هێرشەدا هەی ئەم نزانانی کاتە چەند ئەوە ڕاستە بەس مەدوێتن تبوومە ببێ کە بچت هیچ کاردانەوەیەک دەبوونە ئایا کابینەتە چ جیاوازێک لە کابینێت دیکە ئەم نابینێن ینی کاردانەوە تێدا نییە و بێژگەل هەندێ من دوێتن تبوومە بەحسی پەیوەندیە بینەخۆ جەنابی کاکنی چیروان بارزانی بکەی کە وەختی لە دوماهیک سەرداناتە بۆ هەولێرێ وەکی جەنابی کاکنی چیروان بارزانی سەرۆکی هەرێما کوردستانێ تو بسەراخۆ و
تبخو گیان دیو فروک خانه نفدالتی هفلیره و کی دیر هنگو هاوریتی کو برادری که باش یال بینه هی مدویتم بوم باس که کارولاوت ناف سقامگیری و آشتی هرما کردستان و عراقی ده کو چیه تو بزنی کاگنشفان سیاقتکی چون بوا يعني اعتقد تحدثنا على پێم وایە باسی کێشە تەکنیکی و ئیداری و داراییەکانمان کرد ئەوەی پەیوەندی بە موچەوە هەیە ڕەنگەوە جۆرێک لە ناڵێم ناومێدی دڵڕاوکێک دروست کردووە پشت بەخوا بە هەموار یاساکە تێدەپەڕێ کە گوتمان پەیوەندی بە یاسای بودجەوە هەیە و بەوەش کێشەی موچە چارەسەر دەبێت لە بابەتەکانی دیکەدا هیچ کێشەیەکمان نییە بە گوێرە ئەو پابندیانەی لەسەریان ڕێککەوتووی کێشەی هێرش بۆ سەر بنکە سەربازیەکان جا لە هەرێمی کوردستان من یان لە هەر شوێنێکی دیکەی عراق ئەمەش یەکێکە لە مشتومڕەکانی ئێستا و ڕووداوی هەرە دیارە لەم بارودۆخە هەستیارەدا زۆر گرنگە ئاگاداری وردەکاریەکەی بن پێشەر شتێک ئێمە کێشەیەکمانەیە نایشارینەوە ڕاشکاوانە قسە دەکات کێشەی چەکمان هەیە لە دەرەوەی کۆنتڕۆڵی دەوڵەت لە دەرەوەی دامەزراوەکانی دەوڵەت گروپی چەکدار هەن کە ناسراون ئاشکران ئەمانە باوەڕ واڵێستێکیان هەیە لەوەی لە ناو خاکی عراقدا هێزی بیانی هەیە بۆنی ئەو هێزە ئەمە قسەی ئەوانە پێیان وایە جۆرێکە لە داگیرکاری و سەروەری عراق پێشێل دەکات ئەمەش یەکێک بوو لەو بابەتە گرنگانەی قسەم لەسەر کردووە کاتێک ڕاست پێدرا خۆکێمنی ڕاستپارت کوتلەی هەرە گەورەی پەرلەمان دەڵێن وەرە تۆ ڕادەسپێرین ببیتە سەرۆکوەزیران حکوومەت پێک بێنە باشە کێشەکان چین گوتم کێشەی بەردەمی ئێمە چەکە گەندەڵیە و یەک دوو سێ بینە سەر بابەتی چەک ئەمە ئەو ئاریشە و ئەو پرەنسیپەیە کە باسی دەکەن ئەمە چۆن چارەسەر بکەین بە بردومان و بە موشک و هەرێک لای خۆیەوە بڕیار بدە لە ژیاتی دەوڵەت و دامەزراوەکانی ئەوە دروست نییە ئەمە عراقوانی شان دەدات کە دەوڵەتێکە کۆمەڵێ گروپی چەکدار سەرکردایەتی دەکەن و ئەوان لە ژیاتی گەل بڕیار دەدەن ڕای تۆ هەرچیەک بێت وەکو گروپ و تاقم ئەوە ڕای تۆیە و مەرج نییە ڕای هەموو گەلی عراق بێ گەلەوە تا نوێنەری هەیە بە چاوپۆشی لەوەی پەیوەندی لەگەڵ نوێنەرەکانی چۆنە بەڵام بە گوێرەی یاسا و دەستور نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی نوێنەران ئەو نوێنەرانە حکوومەتیشان هەڵبژاردووە تەنیا ئەم دامەزراوانەشن کە مافی ئەوەیان هەیە بڕیار بدەن بۆ ئەوەی ئەم ئاریشە چارەسەر بکەین ڕێکەوتین لەسەر ئەوەی حکوومەت بەوەدا کە حکوومەتێکە جێی متمانەیە بە گفتوگۆ دانووساندن لەگەڵ هاوپەیمانی نێو دەوڵەتی دەکات چکە ئێمە بەڕاستی ئیدی پێویستمان بە هاوپەیمانی نێو دەوڵەتی نەماوە بوو بەچی هاوپەیمانی نێو دەوڵەتی بۆ بەرەنگار بوونەوەی تیرۆر سوپاس بخوا بەسەریدا سەرکەوتین و کۆتایی هات چیدی مای هەڕەشە نییە داعش چیدی هەڕەشە نییە لەسەر دەوڵەتی عراق دەستگامنیەکانمان بە هەموو ناو نیشانە جیاوازەکانیانەوە لەژێر هەر ناوێک بن دەتوانن ئاسایش و ئارامی لە هەموو ناوچەکانی عراق بپارێزن کەواتە ئیدی کاتێەوە هاتووە عراق ڕزگاری بێت لەم هێزەی ئەوان کە تووڕەی خەڵکێک هەم لە ناوە و هەم لە دەرەوە دەبزوێنێ لایەن هەیە ئەم بابەتە وەکو پاساو بەکاردێنێ دەکاتە پاساو بۆ دەسوەردان لە کاروباری عراق بۆ هاندانی ئەم لایەن و ئەو گروپ و ئەم دۆخەش ئێمە تووشی شڵەژان دەکا ئەوە تا مشتومڕێکی ناوەتەوە کە ڕۆژانە دەیبیستین دەمانەوێت لەمە دەرباز بین بۆیە قسە ئێمە بە درێژای یەک ساڵی تەمانی حکوومەت لەگەڵ دۆستانمان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوە بوو کە کاتیەوە هاتووە هاوپەیمانی نێودەوڵەتی بخشێتەوە پێویستمان نییە ئەوانش قبوڵیان کرد بە بەڵگەی ئەوەی هەڵوێستیان دەربڕیوە چ سەرۆک ترامپ و چ سەرۆک بایدن ڕایان گەیاندووە کە کۆتایی بەمانەوەی هێزە شەڕکەرەکانیان دێن و تەنیا هەندێک ڕاوێشکار دەمێننەوە ئەویش بە لێکتێگەیشتن لەگەڵ حکوومەت ئێمە ئیدی کە لە سەرخاکی عراقین لە سەرداوای حکوومەتە بەڕاستی ژەوان کە لێرە لە سەرداوای ئێمەیە ئەم قسەیە و ئەم ڕاگەاندنە چمانایەکی هەیە ئەوەی کە ئەو لە سەرداوای من لێرەیە
کەی ئەرکەکەی کۆتایی هات دەڵێم زۆر سپاس کاریەوە کۆتایی هات ئێمە لەم بڕیارە تەقدیری کات دەکەین و حسابی بەرژەوەندی دەکەین ئەمە بە گوێرەی تێڕوانینێکە نەک بە گوێرەی دروشمی شۆڕژگێڕانەی دەرچۆ ئەوانە دەوڵەتی زلهێزن و لە بەرژەوەندی ئێمەیە پەیوەندی هەمەلایەنمان هەبێت بە تایبەتیش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان ئێمە و ئەواندا ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی هەیە ئەمە چەندین بواری تێدایە لە ئابووری لە تەکنەلۆژیا خوێندنی باڵا و بەدڵنیاییەوە پەروەردە و کۆمەڵی بواری دیکە بۆ دروست بوو پرسیارەکانی تۆمان بیر ناچێتەوە خەمنە بێ مەترسی داعش هیچ نەماوە لە عێراقا یعنی بۆ منە هەفتەی ڕابردوو بوو لە مەخمور داعش هێرشیان کردە سەر هێزی پۆلیسی عێراقی مەترسی ئەوە نبینن جانیشتەکان خۆڕێک بخەنەوە گروپی بچووکن تۆقیون خۆیان لەو ئەشکەوت و چیانەدا شاردوتەوە هیچ جێپەیەکی لە عێراقدان نییە ئێمەش نەخێر ئێمە ڕاوەدوویان بەس باوەڵامەکەم تەواو بکەم لە هەموو شوێنێک ڕاویان دەنێن و لە هەر شوێنێک بن لێیان دەدەین ئێمە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی ڕێککەوتوین لەم شاندەی ئەم دوایەدا کە چوو بە واشنگتن ڕێککەوتین لیژنەیەکی دووقۆڵی پێک بێت گفتوگۆ بکەین و خشتەیەکی زەمەنی بۆ دەرچوونی هێزەکانیان دابنین و کۆتایی هات پێشاتی لە ناکاو کە هاتە پێش ڕووداوەکانی غەزە بوو ئەمە پێشاتێکە بەدڵنیاییەوە سەرلەبەری ناوچەکەی شۆک کردووە ڕۆژانە کۆمەڵکوژی دەبین کۆمەڵکوژی دژی گەلێکی بێچەک لە ناوچەیەکی قەرەباڵغدا وەکو حکوومەت هەڵوێستی فەرمی خۆمان دەربڕیوە هەڵوێستێکی ڕوونیش بوو هەڵوێستی سیاسی و میلی و مەرجعیمان دەربڕیوە هەموو مەرجع ئاینیەکان شەرمەزاریان کردووە ئەمە تا ئێرە ڕوونە بەڵام ئێمە بچین خۆمان بە ئاڵێنینە ناو ململانێ ئەوە لە بەرژەوەندی عێراق نییە بۆیە هەموو ئەو دەستدرێژیانەی کراون بە دەستدرێژی ئەم دوایەشەوە بۆ سەر باڵدۆستخانەی ئەمریکا دەستدرێژی بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر ئەمانە کاری تیرۆرستین و حکوومەتیش بە دەستگا ئەمنیەکانیەوە بە دوای بکەرەکانیاندا دەگەڕێ و شتیوان بەخوا ڕای دەگەێنین کێ بوون ئەو تاوانانەیان کردووە و هیچ نەرمیەکیش لەو بابەتەدا نانوێنین ئەمە شتێکە پەیوەندی بە ئاسایش و سەقامگیری وڵاتەوە هەیە هیچ مجامەلەی تێدا نییە و حکوومەتیش زۆر جددیە لە بەجێهێنانی ئەرکی خۆی یەکەم جارە زمانێکی وا توند بەکارەهێنن بەرامبەر بە هێرشێک کە بۆ خۆتانەڵێن ئەبێ لەلایەن فەسائیلەکانەوە ئەنجام درابێ کاتێک بارودۆخەکە مەترسیدار بێ و هەڕەشە لە ئایندەی عێراق و عێراقیەکان بکات بە نیسبەت خۆم هیچ دوودڵیەک نانوێنم ئینشاءڵڵا ئەو فەسائیلانەی کە لە هەڵبژاردنە دەنگیان هێنا و لە ژێر چتری پەرلەمانە نوێنەرایەتی ئەکرێن هاوڕان لەگەڵ جەنابتە ئەوانەی کە لە ناو پەرلەمانان باسی کۆمەڵێک هێزی دیکە دەکەن یان گۆڕانکاریەک لە هەڵوێستی ئەوانە دروست بووە بێگومان هێزە سیاسیەکان و فەسیلە جیاوازەکان هەڵوێستێکی ڕوونیان هەبووە هەموو هێزەکان ئەمڕۆ لەسەر یەک هەڵوێست کۆکنین تا بۆ هەموو لایەک ڕوون بێ ئێمەش لەو بابەتەدا لە گفتوگۆداین لەگەڵ هەمووان کۆبوونەوەیەکی چوارچەوەی هاواهەنگی هەبوو من بانگێشتی کۆبوونەوەکەم کردن و پێم وایە بەیاننامەکەشیان ڕوونە داوا لە حکوومەت دەکەن بەیاننامەکە داوا لە حکوومەت دەکات کە ڕێکاری پێویست بگرێتە بەر بۆ ئاشکراکردن و ڕاوەدوونانی بکەرانی ئیتر لەمە ڕوونتر نابێت بەڵام لە قسەکانتەوە وا تێگەم کە ئێستا فەسائیل دروست بووە لە ناو فەسائیلیشا گروپێکی کە جیابوونەتەوە کە بە قسەی ئەوانەش ناکەن کە لەگەڵ ئێوەیان ڕێکەوت بوون کە عێراق ئارام بێ بۆ ئەم ماوەیە ئێمە وەکو حکوومەت ئەوەمان بۆ گرنگە کە هەڵوێستێکی سیاسی ڕوون هەیە پشتیوانی لە ڕێکارەکانمان دەکات ئەمە یەک دووەم ئەرکی فەرمی ئێمە ئەرکی حکوومەت ئەرکی حکوومەت ئەوەیە یاسا جێبەجێ بکات ئاسایش و سەقامگیری بپارێزێ چاوەڕێی زەید و عەمر ناکەم تا ڕازی بێ بەم کارە فەرمانەکان بۆ دەستگامنەکان ڕوونن هەرکەس ئاسایش و سەقامگیری تێک دەدات بە گوێرەی یاسا و کاری دادوەری بە دوایدا دەچین
جا هەر کەسێ بێت هەر کەسێک بێت بۆ ئەوی ڕوون ئەم تاوانانەی کراون حکوومەت هەڵوێستی دەبێ و ئاشکرایشی دەکا ناوەکانیشان دەڵێین هەر لایەنێک کە لەمەوە تێوەگلاوە ئەرکی ئێمە ئەمەیە کەی ئەیبینین ئەوە من ڕۆژانە خەریکی بە دوای ئێمەی هاونیشتیمانی کەی ئەیبینین ئەنجامی ئەو هەر لەگەڵ تەوابوونی لێکۆڵینەوەکان لێکۆڵینەوە هەنگاوی باش چۆتە پێشەوە پشت بەخدا لەم نزیکانە ئەنجامەکەی ڕادەگەێنین ئەو تۆمەتبارانیش کە هەولێرەکەنە ئامان و هەریرەکەنە ئامان شەر لەگەڵ ئەوانی شار لێکۆڵینەوەتان کردووە ئێمە کاری هاوبەشمان هەیە لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ ئاسایش ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لە هەموو کۆبوونەوەکانیدا سەرۆکی ئەرکانی پێشمەرگە فەرێق عیسا و هەواڵەکانی ئامادە دەبن هاوکاری لە نێوانمان بەردەوامە خۆ ئەوە نییە هەر لایەکمان بەبێ ئەوەی دیکە کارەکە بکەین چونکە ئاسایش بەرپرسیارەتی هەمومانە کارێکی بە کۆمەڵە ئێمە باسی بەرپرسیارەتی ئاسایشی وڵاتێک دەکەین پرسیارەکەت بۆستن پرسیاری تری هەبوو بەس بیرمان چۆ پرسیارەکەی دیکەت پرسیاری لێ کردی لەسەر پەیوەندی جەنابەت لەگەڵ کاک نێچیروان بەدڵنیاییەوە من لە سەرەتاشەوە باسم کرد پەیوەندیم لەگەڵ هەموو سەرکردەکانی کورد زۆر باشە هەر لە سەرۆک مەسعود بارزانیەوە هەتا بەڕێز نەچیروان بارزانی سەرۆکی یاریمی کوردستان کە ئەو پەڕی ڕێزی دەگرم مرۆڤێکە تێدەگات و لە هەموو کاروبارێکدا لەگەڵمان لە پەیوەندیدایە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش برام مەسرور بارزانی هەر بە هەمان شێوە سروشتی کارەکەی ئێمە پێویستی بە لێکتێگەیشتن و هاریکاری و پەیوەندی هەیە کە بە گیانی بەرپرسیاریەوە بەرەو ڕووی هەموو ئاسەنگەکان ببینەوە بەو جۆرە هەڵسوکەوت بکەین کە دەستور یاسا لێمان دەخوازن سوپاس بۆخوا پەیوەندیەکە زۆر باشە و ئەو پشتیوان بەخوا ڕنگدانەوەی لەسەر هەموو ئەو کێشانە دەبێت کە یەخەی گەلی ئێمەیان لە هەرێم گرتووە بە تایبەتی سەرنجی جەنابەت ڕابکێشم بۆ نەخۆشخانەی دیوا گەورەترین کێشە گەورەکان زانکۆی گەرمیان دانپێدانانی حکوومەتی عێراق بە بڕوانامەکانیان ئێمە کێشەی کارەبامان نامێنێت کێشەیەکمان هەیە کێشەی قوتابیانی کۆمەڵی پزیشکیە لە کۆلێژە حکوومیەکاندا بەردەوامی شتەبین لەو پشتیوانیت داراییە ئینا لینا و ئینا ئیلێ ڕاجعون هەڵا پرسیارێکی شەخصیت لێ بکەم تێبینی ناکەین ڕۆڵێکی کارا و ڕاستەقینە بە خانمیەکەمی عێراق درابێت باش کردووە سەرەتا سوپاسی تۆ دەکەم چونکە ئەمە کارێکە یەکەم جارە دەکرێت هەموو عێراقیەکانت کۆ کردەوە ئەمە شتێکە بۆ تۆ و بۆ تۆڕی میدیای ڕوودا و حساب دەکرێت ئەڵقەی داهاتوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بێ و لە بەغداش بێ لە بەغداوە دوو خوێندکارمان لەگەڵان شەهد فەرموو ئەمە خوێندکاری کۆلێژی ڕاگەیاندنە هەفتەی ڕابردوو کە هاتمە بەغدا یەکەم کەس ئەم هادووتی من ئەبێ بەشداری بکەم لە بەرنامەکە تا فەرموو سلااوێکی گەرم بۆ جەنابی سەرۆک و ئامادەبوانی بەڕێز من شەهد کەریم قوتابی ڕاگەیاندنم لە بەشی رادیۆ و تەلەڤیزیۆن پرسیارەکەم ئەوەیە چەندین خانەی بڵاوکردنەوە لە عێراقدا هەن کە داخراون و ئێستا کتێب لە مسر و لەبنان چاپ دەکرێن ئەمانە بۆچی داخراون و جگەلەوە پرسیارەکەم ئەوەیە بۆچی خانە عێراقیەکانی بڵاوکردنەوە داخراون جگە لەوەش لە ئەم ساڵدا قوتابخانەکان کەم کوڕێکی گەورەیان هەبوو لە ڕووی کتێبەوە سپاس زۆر سپاس هەڵبەتە چاپکردنەکە بەهۆی هەندێک ڕێکاری وەزارەتی پەروەردە دواکەوت و باسی ئەو حاڵەتە نەرێنیەشمان کرد کێشەکە لە پارە نەبوو بەڵکو بەهۆی هەندێک ڕێکاری ئیداری بوو لە گرێبەستەکاندا و ئەوەش کاریگەری خستە سەر دابەشکردنی کتێب بەسەر قوتابخانەکاندا خانەکانی بڵاوکردنەوە بەگشتی و لایەن ڕۆشنبیریەکەی بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا وەکو پێویست پشتیوانی نەکراوە ڕەنگە دوایین دەستپێشخەری حکوومەت بۆ پشتیوانی لەو بوارە دەستپێشخەری بەغدا پایتەختی ڕۆشنبیری بوو بێ لەم دوایە تەواوکردنی ڕێکارەکانی حکوومەتمان ڕاگەیاند کە تایبەت بوو بە تەرخانکردنی پارە بۆ کارتی ڕۆشنبیری بە هەموو بەشەکانیەوە هەر لە سینەما و دراما و هوەری میوزیکەوە هەتا هوەری شێوەکاری و هەروەها تەرخانکردنی پارە بۆ یەکێتی ئەدیبان و نووسەران بڕەکەی ملیار و نیوێک بوو بۆ چالاکیەکان و فستیڤالەکان و ملیارێک دیناریش بۆ چاپکردنی کتێب ئەمە پارەیەک بوو ڕاستەوخۆ بۆ ئەو بوارە و بەردەوامی شتەبین لەو پشتیوانیت داراییە چونکە باوەڕمان بە گرنگی ئەو بوارە ڕۆشنبیری هەیە
الدكتور وإسهاماته في الجانب الثقافي والتوعوي. دەسەکانی خۆش بێت برایەکمان لێرەیە لەگەڵایە کە خاوەن پێداویستی تایبەتە لە چ محافەزەیەکەوە هاتووە؟ میسان فەرموو. وعليكم السلام الرئيس السلام عليكم. جنابی سەرۆک سلااوت لەبێ بەڕێز جەنابی سەرۆک وەزیران سلااو و ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابتان. من مەیسەم سعودون عەبدوساحب قوتابیم لە کۆلێژی یاسا قۆناغی دووەم لە خوێندنی ئێوارانم. ئێرادە مەحاڵ دروست دەکات و پشت بەخوا توێژی ئێمە توێژی نابینایان و توێژی خاوەن نڤیشکانی تایبەت بەگشتی تەحەدای هەر بربەستێک دەکەین. پرسیارەکەم دوو خاڵە پشتیوان بەخوا زۆر بە کورتی دەڵێم بۆ ئەوەی بوار بدەمە ئەوانی دی. سەبارەت بە ئێمە لە پارێزگای میسان هیچ پەیمانگایەکمان نییە بۆ نابینایان. لە یادمە لە سەرەتای کارکردنمدا لە کۆمەڵی نابینایان لەگەڵ جەنابەت کە پارێزگار بووی دەربارەی ئەوە قسەمان کرد. پەیمانگەی نابینایانمان نییە. لە بەسڕە هەیە، لە ناسڕیە هەیە، لە زۆربەی پارێزگاکانی دیکەش هەیە، بەڵام لای ئێمە نییە. ئەوە خاڵی یەکەم. دەمەوێت تەڕوانینی جەنابیشت بزانم لەبارەی گرنگیدانی زانکۆکان بە خاوەن پێداویستی تایبەتەکان. خۆزگە دەکرا لە هەر زانکۆیەکدا بەشێکە بێ بۆ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. وا لە کۆتایی بەرنامەکەدا من بابەتێکم هەیە پێتی دەڵێم و هیوادارم پاژەم بەرنامەیە دوو بە دوو بەڕێزت ببینم ئەگەر بۆ دوو خولەکیش بێت. سپاس. زۆر سپاس. بەدڵنیاییەوە ئیرادەی ئێوە و پێداگریتان لەسەر تێپەڕاندنی ئاسەنگەکان شایانی ڕێز و سپاسە لەلایەن تەواوی کۆمەڵگەوە. من بە دووادارچوون دەکەم بۆ مەسەلەی پەیمانگەی نابینایان ئەگەر بەڕاستی تەنیا لە پارێزگای میسان نەبێت لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار قسە دەکەم. بابەتی دووەم کە تایبەت بوو بەکردنەوەی باش ئێمە بۆ ئەوانەی نیفشکان و خاوەن پێداویستی تایبەتن نامانەوێت لەوانی دیکەیان جا بکەینەوە. دەمانەوێت لە کۆلێژ و لە فەرمانگەکان و هەموو شوێنەکاندا ئەوانی شتێکەڵ بن. بەڵام خراپ نییە بەشێکی تایبەتمەندی شەبێ بۆ بەدواداشوونی جێبەجێکردنی لایەنە یاساییەکان کە گەلێک ماف لە خۆ دەگرن. ئێمە لای خۆمانەوە پابەندین بۆ ڕێژەیە بۆ وەرگرتن لە زانکۆ و لە دامەزراندن لە فەرمانگەکانی دەوڵەتدا دەستنیشان کراوە. زۆر باشە. ئێستا باجارێ لێرەوە هین قسەی کرد فەرموو. بەڕێز سەرۆک وەزیران جەنابم مرتاحی لە جەوەکە؟ بەدڵنیاییەوە ئاسوودەم. ئەگەر کەی حەزەکەی تەواوی کەین ئێمە تاکو ئێستا 18 پرسیار هاتووە هەتا پرسیار تەواو بێ. جا بڕیارەکە جەنابەت بووە. بە وەڵامی زۆرترین پرسیار بدەینەوە. وەڵامی زۆرترین پرسیار بدەینەوە. کاتە بەردەوام بڵێ. دەست خۆش. فەرموو. دەستپێکی بخێر هاتنەوە دکەم سەرۆکی ویزارەی عێراقی محەممەد شیع سوودانی دکەم. ئەس ڕۆژین چەلەبی ما قوتابیە کۆلێژە پزیشکی گشتی زانکۆی زاخۆ ئاکنجا ئیدارە سەربەخۆ زاخۆمە. پرسیارا من بوو جەنابێتە ئەوە ئەرێکەنگی حکوومەت شێت ژمارەکە باش یا دەرمانە و هەروەها کوالەتیەکە باش لە نەخۆشخانێن حکومی پەیدا بکات و دابین کات بوان نەساخان ئەوێت نەشێن بچەند دەرماخانێن ji dervey nexweşxanet حکومی دابین بکەن ئەvên فەقیر ئەvê dest helat nînin ku biçin bikirin. Kengî hikûmet şêt van dermana bon dabîn biket ev şêwekî ku bişên nesaxêt xwe pê safîkan bêdî. Gelek memnûn. بەڵێ. پێش پێمەوە بێ مانگێک یان هەندێک زیاتر لەگەڵ وەزیری تەندروستی حکوومەتی فیدرالی چاومان بە وەزیری تەندروستی هەرێمی کوردستان کەوت. بینیم هاواهەنگێکی باش لە هەموو بوارەکانی تەندروستی لە نێوانیاندا هەیە. مەسەلەی تۆمارکردنی دەرمان
ئێستا بەڕێکاری دیاریکراو لەلایەن حکوومەتی هەرێمەوە تۆمار دەکرێت. لە بڕیارەکانی ئەم دواییەدا بڕێکی زۆری دەرمان بە قاچاق دەبران و بێ هیچ پشکنینێکیان تۆمار نەدەکران. دەزانن مەسەلەی تۆمارکردن بە تایبەتی لە عێراق بەڕێکاری زۆر توندا تێپەڕ دەبێ. هەمیشەش مۆسەفاتی عێراقی لە دەرماندا ورتر و باشتر و ئاڵۆستریشە. بۆیە کۆمەڵێک بڕیارمان دەرکرد بۆ ئەوەی تۆمارکردنی دەرمان ئاسانتر بکرێ و بتواندرێت دەرمانی تۆمارکرا و کە پشکنینی بۆ کرابێ بگەیەندرێتە هەموو شوێنێک جا لە ناو هەرێم بێت یان لە دەرەوەی هەرێم. چونکە گەورەترین قاچاقچێتی لە بازرگانی دەرمان دەکرێت کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تەندروستی مرۆڤەوە هەیە. بۆیە وەکو مەسەلەیەکی مەبدەئی هاواهەنگێکی باش هەیە، وەکو گوتم پێشمانگێک لەو ڕۆوە کۆبوونەوەیەکمان هەبوو. لەسەرم بابەتە زۆر پێخۆشە بە تایبەتی سەرنجی جەنابەت ڕابکێشم بۆ نەخۆشخانەی هیوا. لە شاری سلێمانی ئێمە نەخۆشخانەیەکمان هەیە ناوی نەخۆشخانەی هیوایە. تەنها سنتەری ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە کە لەو ئاستەیە بێ لەسەر ئاستی هەموو عێراق و نەخۆشخانەی هیوا لە سەدا تەنیا لە سەدا 60 نەخۆشەکانی هی هەرێمی کوردستانن، لە سەدا 40 نەخۆشەکانی هی پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراقن. بەڵام من وەکو ڕۆژنامەوانێک کە 3 ساڵە زۆر لە نزیکەوە چاودێری ئەو نەخۆشخانەیەکەم کە ناوی هیوایە و بە کوردی هیوای یعنی هیوا بۆی تەرجەمەکەن هاوڕێیانی متەرجم. ئەمەل ناوی نەخۆشخانەکە ئەمەل بۆ بە هیوا بۆ دەیان هەزار نەخۆشی شێرپەنجە لە سەرتاپای هەموو عێراق. بەڵام 3 ساڵە من هەفتانە لە هەواڵەکانە ئەبینم خۆم سەردانیانەکەم لەبەر کەمی دەرمان، لەبەر نەبوونی موچە، لەبەر دانەمەزراندن ناچارن نەخۆشی دیکە وەرنەگرن. لەگەڵ ئەوەشە هەموو ڕۆژە نەخۆشی دیکە وەرەگرن. زۆر مەبەست مەسەر ئەو لێرەش 1-2 خوێنکار هەبوون کە لە نەخۆشخانەی هیوا بوون لەگەڵمانە لەوێەوە لەگەڵمانە بوون. کامتان بوون؟ نەخۆشخانەی هیوا؟ ئەوکەی حەزەکەم 1 دقە لەسەر نەخۆشخانەی هیوا زۆر بە کورتی کاگ ئەحمەد لەسەر نەخۆشخانەی هیوا زۆر بە کورتی شتێکمان پێ بڵێ. کاگ ئەحمەد 1 خولەک کاتە هەیە کەمتریش. ئەحمەد جەمال دەرچووی ئیدارە سەحا. ئیدارە سەحا تاک بەشێکە باشە لە زانکۆی گۆژە لە شاری سلێمانین ئێمە. ئەوە زۆر سپاسی بەڕێستانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە بۆ یەکەم جار و کاک بێسوون ئاماژی پێیا لە حکومڕانی عێراقا بەرزترین بڕیار بەدەستی عێراق لەگەڵ کۆمەڵانی گەنج دابنیشە و بە تایبەتی گەنجانی هەرێمی کوردستان. ئەمە یەکەم دیدارە بۆ ئێمە تەشەکر دەکەین و زۆر سپاسی بەڕێستانەکان بۆ پرسیارەکە زۆر بەپەلە 30 شرکەت هەیە. 30 شرکەت دەستخۆش. بابەتەکەی من لە بواری تەندروستیایە لە ماوەی کابینەی بەڕێستان لەو ساڵەدا چەنە گرنگدانیاوە بە کەرتی سەحا و من لە بوارگەی خۆمە کە ئەزمونێکم هەیە 6 ساڵە خۆبەخشم لە بواری تەندروستیە باشە. ڕۆژانە نەخۆشی و نەخۆشیەکان ڕۆژ بە ڕۆژ دەشێناکە بە تایبەتی خەسخانی هیوا. خەسخانی هیوا و نانەکەلی نانەکەلی و خەسخانی وازانی کشێ بەڕێوە خێرخواست معنی لایانی پەیوەندیدار بەشداری ناکە و هەندێک جار نەخۆش هەیە 6 مانگ بۆ 8 مانگ دوایەوە سەری بۆ نووسێ و هەر بە چاوەڕوانیەک و چاوەڕێکات و بەڵام کاتێک کە سەرەکەی ئەزانی چی پێوتراوە ئینا لینا و ئینا ئیلەیهی ڕاجعون. تۆ بەرپرسی باڵای عێراقی ئەم وشەی ئاخیر کە وتم چی تاسیرێکشیە بۆ بەڕێستان لەبەر ئەچی نەبوونی دەرمان بەڵام لە ڕێی چارەسەرۆ لەسەر وڵاتانی ئەوروپی هاوتایە بەڵام پشتگیری فان سەپۆرت هیچ هاوکاریەکی نییە لە ڕووی دەرمان لە ڕووی جیاز کشێ بەڕێوە با خێرخواست تەواو ڕوونە و دەسەکانە خۆش بێ. زۆر سپاس. نەخۆشخانەی هیوا بە تەمویلی خێرخوازان بەڕێوە ئەبرێ و بە کارکردنی خۆبەخشان بەڕێوە ئەچێ. لەسەرەوە هیچ شتێکتان هەیە بڵێن؟ ئەوە لە ناو هەرێمە و خزمەتگوزاری پێشکەشی هەموو دانیشتوانی عێراقەکە لە سەدا 40 نەخۆشەکانی دانیشتووی بەسڕە کوفە عەمارە هەولێ بڵێن بەغدا و دیالە و مووسڵە. طبعا الأمراض السرطانية ئەلبەتە نەخۆشیەکانی شێرپەنجە خوا هەمووتان بە دوور بگرێ چەند ئاستێکی هەیە. بنکەی هەیە بۆ کەشف و بنکەی هەیە بۆ وەرگرتنی چارەسەر. ئەمانە خەریکە لە پارێزگاکانی دیکەشدا زیاد دەبن. لە پارێزگای میسان بنکەیەکی تایبەتمەندمان بۆ چارەسەر هەیە. لە بەسڕا هەروەها ئەو نەخۆشخانەی سلێمانی
بەشێک لە گفتوگۆی نێوان هەردوو وەزارەتی تەندروستی لە حکوومەتی فدرالی و لە حکوومەتی یاریمی کوردستان دەربارەی هاریکاری بوو لەو بوارەدا. شتێک کە حەز دەکەم بۆ ئەو برایەم ئەحمەد ڕوونی بکەمەوە، ئێمە لە کارنامەی حکوومەتدا ئەولەویەتمان داوە بە بنکە پسپۆڕیەکان بەو بنکانەشەوە کە تایبەتن بە چارەسەرکردنی نەخۆشیەکانی شێرپەنجە. ئەمە چ لە ڕووی تەرخانکردنی پارە بۆ فراهەمکردنی چارەسەر و چ زیادکردنی بڕی پاری تەرخانکراو بۆ دەرمان. بۆ یەکەم جارە ڕووماڵی سەدانەوەدی هەموو ئەو دەرمانانە دەکەین کە بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان پێویستیان پێیە. پێشتر شتیوان نەبووە. ئەو پارەیە ئێمە تەرخانمان کردووە سەروی تریلیۆنێک و 600 میلیارد دینارە. هەروەها بۆ جاری یەکەمە پێشنیازی ئیدارەی هاوبەش دەکەین بۆ نەخۆشخانەکان. ئەمەش لەگەڵ دامەزراوەی تایبەتمەند، واتە ئیدی لە جیاتی ئەوەی هاوڵاتی ئێمە سەفەری دەرەوەی عراق بکە بۆ وەرگرتنی چارەسەر، ئەم ئیدارە هاوبەشە پزیشکی پسپۆڕ و دەرمانی پێویستی بۆ دابین دەکەن. بابەتێکی دیکەی گرنگ پەیوەندی بە فەلسەفەی سیستمی تەندروستیەوە هەیە، ئەویش یاسای بیمەی تەندروستیە. ئێمە ئێستا لە قۆناغی گواستنەوەداین کە تێیدا ئەو یاسایە جێبەجێ دەکرێت. بۆ ئەم ساڵیش 300,000 فەرمانبەرمان هەڵبژاردەوە وەکو تێست، وەکو سەرەتا و وەجبەی یەکەم پاشەوەی دەستەی بیمەی تەندروستیمان پێکێنا. بێگومان ئەمە نەخۆشخانە تایبەتەکان هاندەدا بۆی چارەسەری پێویست دابین بکەن بە گوێرەی سیاقە یاساییەکانی بیمەی تەندروستی. ئەمە هەنگاوێکی گرنگە بەرەو گۆڕینی واقعی تەندروستی. هەروە چونکە کارتی تەندروستی بەڕاستی گرنگە و بەشێکی گەورەی فۆکەسی ئێمەی لە کارنامەی حکوومەتدا داگیر کردووە. نەخۆشخانەمان هەیە لە ساڵی 2013دا چەقیوە لە بەغدا، لە فزێلیە، لە شعب، لە پارێزەکانی دیکە، لە مووسڵ ئیبن سینامان هەیە. کارتی تەندروستی لە مووسڵ بەڕاستی کێشەی گەورەیان هەیە. دەستمان کردووە بە خێرا ڕایکردنی گرێبەستەکان و تەواوکردنی کاری ئەو نەخۆشخانانە. بە هیواین لە 2 ساڵی داهاتوودا ئەوە بگاتە هەموو نەخۆشخانەکان. بەشێک لە نەخۆشخانەکان بە تایبەتی لە بەغدا لە چارەکی یەکەمی ساڵی داهاتوودا دەست بە و خزمەتگوزاریە دەکەن. بەستخوان نەخۆشخانەی هیواد بیر بێ بۆ بە ملاحەزە ناینووسی سەرۆک وەزیران، بۆچی بە ملاحەزە نەخۆشخانەی هیوا نانووسی؟ خێرتەگا فەرموو. کاک بێستون سەرەتا دەستخۆش، کاتەکەمان زۆر کەمە، لوتفیان کردووە ماونەتەوە بەسی چرکە پرسیارەکەت بکە. زۆر سپاس دەکەم بە خێرهاتنی بەڕێز سەرۆک وەزیران محەممەد شەیح سوودانی ئەەکەم. سپاس بۆ تۆ. ئەوەندە خۆشحاڵم تەسەور ناکرێت چونکە پەیامێک و هەمیش ئەمانەتێکی چەند هزار خوێندکارم پێ و بگێنم بە بەڕێستان. لە ساڵی 2016ەوە 9,000 دەرچووی زانکۆمان هەیە، 9,000 دەرچووی زانکۆمان هەیە. بەشێک لەم زانکۆیانە دەکەونە شاری خانەقین کە ئەویش ناوچەی جێناکۆکە. ئێستا 6,000 خوێندکارمان هەیە، 1,000یان لە بەردەوام بگوێمان لێتە 1,000 لە خانەقینە، 5,000 شەکەوێتە قەزای کەلار و قەزای کفریوە. ئەمانە وەکو دیارە گەورەترین کێشە گەورەکان زانکۆی گەرمیان دانپێدانانی حکوومەتی عێراقە بە بڕوانامەکانیان، بۆیە خوێندکاران ناتوانن لە بۆردی عێراقی و ئەوروپیا بخوێنن. کێشەی سەرەکی زانکۆ کۆلێژی پزیشکیە، ئێستاکە کۆلێژی پزیشکیە کە ئەوان دانپێدانانیان نیە و 9 هەفتە بایکۆتیان کردووە بە پێی سەرچاوەکان کە سەرۆکایەتی زانکۆی گەرمیان وتی کە ڕێکارە ئیداری و کێشەی چیتان هەیە؟ دانپێدانان نییە بۆ زانکۆکەتان وەنیە؟ بەڵێ دانپێدانان نیە. ئایا چ بربەستێک ماوە لە نێوان حکوومەتی عێراق و تاوەکو دانپێدان احتراف بکە بە زانکۆی گەرمیان؟ ئەگەر کێشەکان سیاسیە، ئەم کێشە سیاسیە بەرپرسەکان تا چەند ئایا بەرپرسەکانی ئەم پرسە ڕازی ئەبن کە مەسیری ئەم هەموو تەلەبێ بکەنە قوربانی ململانی سیاسیەکان؟ دەستەکانە خۆش بێ، زۆر سپاس. ینی بەتەنیا زانکۆی گەرمیانیش نییە، زانکۆی دیکەش ئەوانە زانکۆی ئەهلین، ئەمانە زانکۆی حکومین لە هەرێمی کوردستان دامەزراون، لە دوای ساڵی 2005 دامەزراون. ئێستا وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی فدرال
اعتراف بە شادەکانیان ناکە. هەڵبەتە وەزارەت هەندێک پێوەری خۆی هەیە بۆ دان پێدانان بە تایبەتیش لەسەر کۆلێژە پزیشکیەکان توندن. بەوردی نازانم سروشتی کێشەکە چۆنە بەڵام پرسیار لە جەنابی وەزیری خوێندنی باڵا دەکەم و وەڵامت دەدەمەوە. زۆر گرنگە چونکە زانکۆی گەرمیان زیاتر لە 5,000 خوێندکارن بەو ئازارەوە ئەناڵێنن ئادەی لە ئەو بەغدادیە یەس تۆ هەردووکتان ئەوەڵجار تۆ مادەم وایە ئەم خوشکەمان بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەخێر بێ من قوتابی ڕوقیە نوعمان لە کۆلێژی زانستە سیاسیەکانم لە زانکۆی بەغدا بەڕاستی پرسیارەکەی من هەندێک جیاوازە تێبینی دەکەیت لە زۆربەی وڵاتان ڕۆڵێکی کارا و سەرەکی بە خانمی یەکەمی وڵات دەدرێت وایە؟ تمام؟ بە تایبەتیش کە ئەم ڕۆڵە پەیوەستە بە کاروباری ژنان و دامەزراوە چالاکیەکانی ئەو بوارەوە بەڵام بەڕاستی تێبینی ناکەین ڕۆڵێکی کارا و ڕاستەقینە بە خانمی یەکەمی عێراق درابێت پرسیارەکەم ئەوەیە ئەم شتە دەرخەری لایەنێکی شارستانیە و هێز و پەیامێک دەداتە توانابەخشین بە ژنانی عێراق بۆ ئەوەی ڕۆڵی سیاسی بگێڕن دەمەوێت بزانم بۆچی ئەم ڕۆڵە سەرەکیی خانمی یەکەمی عێراق لە دوای ساڵی 2003ەوە نەماوە زۆر سپاس زۆر سپاس هەڵبەتە لێرە ئەو یاسایە نییە لە وڵاتان دەقی یاسایی هەیە بۆ پێگەی خانمی یەکەم و ئەرکەکانی و تەنانەت کارەکانی دیاری دەکات لە عێراق ئەمە بووە بە عورف بەڕێز سەرۆک کۆمار خانمی یەکەمی هەیە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەڵام بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا خانمی یەکەم لە ماڵەوەیە و ئەرکی پەروەردەکردنی منداڵەکانە زۆر زۆر گرنگە ئۆکەی فەرموو طبعا لەسەر ئەو قسەی جەنابەت من هاوژینەکەم دوو بڕوانامەی هەیە هەم ئۆکەی یەکسانیە هەم مهندسە هەم زمانی ئینگلیزیشی تەواو کردووە بەڵام کاتێک کە خوا کچەکانی یا پێمان وازی لە هەموو ئیش و کارهێنا و لە ماڵەوە پەروەردەی مناڵەکانەکە کە ئەوە یەکێکە لە ئەرکە زۆر زۆر قورسەکان بۆ جێبەجێکردن بێگومان لە دەریشەوە ئیشکردن شتێکی دیکەی زۆر زۆر گرنگە کە هەموو ژن و پیاوێک ئەبێ یەکسان بنتیایە فەرموو بەڕێز جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سڵاوت لەبێت بەڕاستی کەمێک دەترسم لەوەی کاتەکەم بەشی ئەوە نەکات ئاماژە بۆ دەستکەوتە باشەکانی جەنابەت بکەم ئێمە وەکو گەنجان وەکو خۆم چەندین کەس ڕایان سپاردوم کە پەیامی سوپاسیان بە جەنابەت بگەێنم و بۆ ئەو کارە باشانەت ئێمە لەو کاتەوە کاتوونەتە ژیانەوە هەڵبەتە زۆریش نییە بەڵام تازەوە کاری ئاوەدانکاری لە واقعدا دەبینین تازەوە دەبینین ئامێرەکان لەسەر شەقامەکان کار دەکەن بۆیە لە دڵەوە سوپاس دەکەم خاڵی دووەم من دوو ئەمانەتیان پێسپاردوم یەکەمیان ناچارم بەتەنیا پێت بگەێنم ئەگەر کات ڕێگە بدات ئەمانەتی دووەم لە قوتابیانی کۆلێژی ڕاگەیاندنەوەی جەنابی سەرۆک قوتابیانی کۆلێژی ڕاگەیاندن کێشەی ئەوەیان هەیە زۆربەی دامەزراوەکانی دەوڵەت بەشێکی تایبەت بە ڕاگەیاندن پەیوەندیان هەیە زۆربەی کارمەندانی ئەو بەشەش بواری ڕاگەیاندنیان نەخوێندووە قوتابیانی کۆلێژی ڕاگەیانیش بە دەرچوان و قۆناغی چوارەمەوە وەکو ئێمە دوای ئەوەی زانکۆ تەواو دەکەین کارمان دەست ناکە تکام وایە جەنابی سەرۆک ئاوڕێک لەو گەنجانە بدەنەوە زۆر سوپاس زۆر سپاس هەست دەکەم ئەو ڕیزە بۆ تەعینات هاتوون نا ئەوە هەمان تێبینی پێم وایە یەکێک لە خوشکان بوو یان کۆلێژی زانستە سیاسیەکان بوو بەڵێ زانستە سیاسیەکان بوو بەڵێ بەڵێ ڕاگەاندن سیرمان کرد لە وەزارەتەکاندا خەڵکی شارەزایان دانەناوە لەوانەیە تەکنیکی بێ و لە بەشی ڕاگەاندن دانرابێ بۆیە وەزارەتەکانمان ئاگادار کردوێتەوە هەمواری یاساکەش هەیکەلی ئیداری و پلە وەزیفەکان ڕوون دەکاتەوە ئەلێرە فەرموو بەڵێ نەنا ئەو خاتونەی پشتەوە بەڵێ ئۆکەی بەس خێرا سی چرکە بۆی فریا بکەین السلام عليكم دولة الرئيس
أنا طالبة مسك علي محمد من جامعة ساوت لبيت جنابی سەرۆک من قوتابی مستکالی محەممەد لە زانکۆی بەغدام کۆلێژی ئەندازەی خواریزمی بەشی ئەندازەی کیمیایی زیندەوەرزانی وەک جەنابەت ئاماژەت بۆ پرۆژەکانی گازی هاوڵ کرد و باسی ئەوەت کرد کە سنوورێک بۆ سووتاندنی گاز دابنرێ کە کاریگەری لەسەر ژینگە هەیە و کاریگەری لەسەر بودجێ وڵاتیش هەیە چونکە ساڵانە نزیکەی 10 میلیارد دلار بە فیرۆ دەدەین پرسیارەکەی من ئەوەیە بە دیاریکراوی کەی دەگەینە ئەوەی بە تەواوی پشت بە گازی عێراقی ببەستین و گاز بدەینە وێزگەکانی کارەبا لە چوارچەوەی ئەو ڕێککەوتنەی لەگەڵ کۆمپانیای تۆتال ئینەرجی کراوە سپاس زۆر سپاس ئافرین نابڕاستی پرسیارێکی گرنگ بوو سەرنجڕاکێشە کە گەنجان بە دوواداچوون دەکەن بۆ دۆسیە بوری و سەرنج دەدەنە لایەنە پۆزتیڤەکانی ئێمە گرێبەستی تۆتالمان هەیە هەروەها گرێبەستمان لەگەڵ کۆمپانیا ئیماراتی و چینیەکان هەیە و لەناو خۆشدا تەقەلای نیشتیمانیمان هەیە ئێمە پشت بەخوا کار لەسەر زیاتر لە 2000 مەقمەق دەکەین کە زیاترە لە پێداویستی خۆمان ئەومان لە بەرچاو گرتووە کە هەندێک وێزگەی بەرهەمێنانی کارەبا بەرفراوان بکەین ئەوەش پێویستی بە گاز دەبێ ئەو ماوەی بۆ جێبەجێکردنی و پرۆژانە پێویستەکە ئێستا دەستمان بەکارەکە کردووە ئەوە نییە هەر گرێبەست کرابێ نەخێر دەستمان پێ کردووە دەست بە جێبەجێکردنەکەی کراوە ماوەی جێبەجێکردنەکەی لە نێوان 3 بۆ 5 ساڵە پشت بەخوا کەمتریش بەڕێ سەرۆک وەزیران مانگی حەوت بوو وابزانم لەگەڵ تۆتال ئینەرژی ڕێکەوتن نامەکە واژۆ کرا لە سەر ئەرزی واقع ئێستا لە بەسڕە پاچیراوە لە زەوی یعنی ئیش دەست پێ کراوە بەرتخراوەتە سەر بەرد تۆتال ئینەرژی تۆتال لە کێڵگەکە کار دەکەن بەڵێ بە شێوەیەکی مەیدانی گەشتونەکە چییە گەشتوینەتە کوێ لەو ئیشەیە شوێنەکەیان وەرگرتووە بە گوێری ئەو پلانەیەکە لە بەردەستی ئێمەیە خشتەیەکی زەمەنی هەیە بۆ جێبەجێکردنی و بەپێی ئەو جەدوڵە زەمەنیە ئەڕۆن سروشتی دەڕوە یعنی 3 ساڵ بۆ 5 ساڵی کە لە عێراق ئێمە کێشەی کارەبامان نامێنێ 24 کاژێر کارەبا بێ بە غازی خۆمان پشت بەخوا 3 ساڵی دیکە دەست لە هاوردەکردن هەڵدەگرین و دابینکردنی کارەبای 24 کاژێری بەڵێ کۆمپانیا ئیماراتیەکان و چینیەکانیش دەستیان بەکار کردووە بەشێکی گەورەی کارەکەیان تەواو کردووە کەرتی کارەبا مەنزومەیەکی تەواوە بەرهەمهێنان و گواستنەوە و دابەشکردن ئێمە لە هاوینی ڕابردوودا پێمانایە هاوین و ئێمە خشتەی 5 کاژێر کارەبا و 1 کاژێر بڕانمان هەبوو گاز ڕاوەستا سیستەمەکە هەمووی تێکچوو ئەوەش کاریگەری لەسەر هاوڵاتیان هەبوو کێشەکەی ئێمە لە غازە نەک لە بەرهەمهێنان واتە ئێمە وێزگەمان هەیە ڕاوەستاوە چونکە سوتەمەنی نییە ئەمە ئەو شتەیەکە قسەم لەسەر دەکرد کەرتی گازی ئێمە بە درێژایی تەمەنی حکوومەتەکانی پێشوو هیچ هەنگاوێکی بەکردەوەی بەخۆ نەبینیوە ئەم حکوومەتە لە ماوەی ئەم ساڵەدا ئێستا گەیشتونێتە ئەوەی لە بەرهەمێنانی غازدا باسی ئەوە دەکەین شەمەندەفەرەکە بخەینە سەر هێڵەکەی هەڵا پرسیارێکی شخصیت لێ بکەم ئەمە پێچێ ڤیژنی شخصی خۆت بێ پێچێت دیدگەی شخصی خۆت بێ چونکە یعنی 20 ساڵ زیاترە هەموو دنیا ئەزانێ کە 100 ساڵە هەموو دنیا ئەزانێ ئێمە غازمان لە عێراق لە کوردستان ئەسووتێ و ئەچێ بە ئاسمانە با بە گوڕگوڕ چەند ساڵە ئەچێ بە ئاسمانە ئاگرەکەی کێمان لێگەڵایە لە کەرکووکەوە دوایی پرسیار بکە بەڵام کەس یان نەی ئەتوانی هەنگاو بنێ یان جورئەتی نەئەکرد هەنگاو بنێ چونکە عێراق ئەگەر پێداویستی بە غازی دەرەکی نەمێنێ سربەخۆیی و سەروەریەکەی بەهێزترە بێ جەنابەت چۆن پرسیارێکی شخصیە هیچ ترس نییە لەو هەنگاوەی کە عێراق لەو وا بەێستەیە ڕزگار بکەی ڕوبەڕووی ئەوە ببیتەوە کە بکرێی بە ئامانج لەلایەن ئەو وڵاتانەی کە نایەنەوێ عێراق بەو شێوەیە سەربەخۆ و سەروەر بێ بێگومان وەبەرنەهێنان لە کەرتی غاز بە درێژایی ساڵانی ڕابردوو کۆمەڵێک هۆکاری هەبووە بەڕێوەبردننی خراپ پلانی خراپ و هەروەها کێشەی دیکەش خۆ دەزانی ئەو ماوە زەمانیەی بەجێمان هێشت پڕبوو لە ئاسەنگی گەورە قاعیدە و داعش و تیرۆر و ناسەقامگیری و بەڵام فەشەلیش هەبوو گەندەڵیش هەبوو بۆ ئەوەی ڕوون بین تۆ سیرکە ئێمە لە ساڵی 2009 وێستگەی کارەبامان هێناوە
ئەو کاتە لەگەڵ هاوردەکردنی وێستگانە وەزارەتی نەوت ڕاست پێدراوە و بەرهێنان لە گازدا بکات بۆ ئەوەی سوتەمەنی بۆ ئەو وێستگانە دابین بکات کەچی ئەم هەنگاوە سەری نەگرت مەسەلەی سەربەخۆی عێراق لە بواری وزەدا پێم وانییە هیچ وڵاتێک هەبێ داوا لە عێراق بکات هەر لە ئەسارەتی ئەم بارودۆخەدا بمێنێتەوە با بە ڕاشکاوی و بەڕوونی پێت بڵێم ئێران ئێمە ئێستا لە ئێرانەوە گاز دەهێنین ئێران خۆی کێشەی هەیە لە کارەبا و گاز ئێران لەسەر ئاستی سەرکردە باڵاکانی بەرەوڕووی کێشە بووەتەوە لە مەسەلەی فرۆشتنی گاز بە عێراق ئەوان گاز بۆ ئێمە دەنێرن بەڵام پارەکەیان وەرناگرن وەری ناگرن ئێستا گەیشتووە تا 11 مليار يورو. اولا هم يجهزون لنا غاز وفلوسهم ما يستلموها. ما يستلموها وصل للرقم 11 مليار يورو. كإما قرزاري إيرانيين؟ اي يعني احنا نا قرزار نين ئێمە وەکو حکوومەت پارەکەمان داوە بەڵام لەکوێ داومانە لەو حسابی خۆیان لە TBI بەڵام ئەو حیسابە بەهۆی سزاکانەوە ناتوانێت پارەکە حواڵی خەزێنەی ئێرانی بکات ئەو ئێستا ناچارە گاز بۆ من بنێرە بەڵام من پارەکەی نادەم بە ئەوان ئەمە ئیدی لە میدیای ئێرانیدا قسە و باسی دروست کردووە و باریابووری وڵاتەکە زەحمەتە و دەڵێن بۆچی گاز بدەین و ئەوە کێشەی عێراق و با بڕوا لەگەڵ ئەمریکا چارەسەری بکە واتە ئەوان دووچاری کێشە هاتوون لە پای ئەوەی گاز دەدەنە ئێمە نە ئەوەی لەسەر پارێ و گازە بژین بە پێچەوانەوە ئەوان بە حکمی پەیوەندی خۆت ئاگاداری سروشتی پەیوەندی عێراق و ئێرانی کە چۆنە یعنی معقول نییە گاسە بێ و ڕایگرن و لێکەوتەی کۆمەڵایەتی بەدواوە بێ کەواتە هەموو لایەک لەگەڵ ئەو پرۆژێن و پرۆژەکەش سوپاس بۆ خوا دەستمان پێکرد و نەڤیتۆمان لە هیچ لایەک بینی و نەکەسمان بینی دەسوەر بداتە کارەکە و اعتیرازی هەبێ ئەمە بڕیارێکی نیشتیمانی و داومان نەخێر نەبووە دەڵێ اعتراز هەبووە کێ اعترازی هەیە بەڵێ فەرموو بابکامیش بۆ تەعینات نەهاتبێ سڵاوتان لێبێ ئێمە هەر سێکمان قوتابی کۆلێژی ئەندازیاری نەوتین لە زانکۆی بەغدا جارێکی دیکە بە خێراتنت دەکەین هەر بەم بۆنەوە ئێمە هاتوین باسی شتێک بکەین پێشببینی ناکەی لە چ توێژێکەوە ڕاستپادراوین تۆش باسی هەمان بابەتت کرد بەڵام باسی ئەو خاڵت نەکرد کە دەمانویست بگەیتە سەری ئەویش مەسلەی خوڵی مۆڵەتەکانە خوڵی مۆڵەتەکانی پێنجەم و شەشەم کە پەیوەندیدارە بە کۆمپانیای تۆتاڵ و وەبەرهێنان لە کەرتی گاز پرسیارەکە ئەمەیە خوڵەکانی مۆڵەت بۆ ئەوانەی کە نازانن بریتە لە گرێبەستی خزمەتگوزاری ئەوەی لە دوای 2023 واژۆ کراوە ئەرکەکەی ئەوە بوو وەبەرهێنان زیاد بکەن بۆ قەرەبووی زیانەکان و بەرزکردنەوەی توانای کادری عێراقی ئەگەرچی توانای کادری عێراقی باشە نەک مام ناوەند پاش تێپەڕینی ماوەیەک بەرزکردنەوەی ئاستی کادری عێراقیمان نەبینی و زیادبوونی ژمارەی کادری عێراقیشمان لەو کۆمپانیانەدا نەبینی کە کۆمپانیای تایبەتن نەک کەرتی گشتی ئەمە نە لە هەرێم کراو نە لە حکومەتیش بەگشتی بیرۆکەی خوڵی مۆڵەتدان ئێستا ئەوەی ڕوودەدات گرێبەستەکان وەکو گرێبەستی هاوبەشیان لێ هاتووە زیاتر لەوەی گرێبەستی خزمەتگوزاری بن چونکە کۆمپانیای بیانی کارمەندی بیانیت بۆ دەهێنێ ئەمە دواتر کارمەند کەمکردنەوە ڕوودەدات کەمکردنەوەی ئابووری ڕێژەیەکی زیاتر نرخی هەر بەرمیلێک وەردەگرێ بۆ ئەوەی پێداویستی کاربەندیە بیانیەکانیش پڕ بکاتەوە ئەو پرسیارەکە تەواو بوو پرسیارەکە تەواو تەنیا یەک قسە ماوە بەس ئەوە دەڵێم تەواو سەبارەت بە خوڵی مۆڵەت پێدانی شەشەم هیچ شتێک نابینین کە ئاستی کادری عێراقی باشتر بکات و مافی کرێکارەکان گەرنتی بکات لە کاتێکدا زیادبوونی بەرهەم دەبینی واتە ئێمە تەنیا گاز هەنار دەکەین و سوودیشی لێ وەردەگرین بەڵام توێژێکی بەرفراوان پەراوێز دەخەین کە لە کەرتی نەوتدا بێکارین بە تایبەتی لە دوای ساڵی 2014 سپاس جەنابی سەرۆکوەزیران عەفوم کە 15 خولەکی دیکە کۆتایی پێبێنین باشە باشە وڵا کوردیش فێر بوو بەڵام بە زانیاریەکان ڕاست بکەمەوە یەکەم خولی شەشەم هێشتا نەبووە ڕاگەیەندراوە باشە خولی شەشەم بۆ گازە بۆ نەوت نییە ئەمە یەکەم لە خولەکانی مۆڵەت گرێبەستەکانی ئێمە خزمەتگوزارین نەکاو بەشی
تەنیا ڕەپارەیەکی سادەیە خولی پێنجەم بێگومان کۆمپانیەکانی خولی مۆڵەتی یەکەم و دووەم و سێم و چوارەم دەستیان پێکردووە بڕۆن چونکە زەرر دەکەن خولی پێنجەم کە گرێبەستەکانی کۆمپانیایی هیلالی ئیماراتی و کۆمپانیا چینیەکان لەخۆ دەگرێت ئەمانە جۆرێک تێکەڵن لە نێوان گرێبەستی هاوبەشی و گرێبەستی خزمەتگوزاری بووە بە هاوبەشی لە قازانج ئەوە شتێکی عادیلانەیە لە نێوان ئێمە و ئەو کۆمپانیایانە کادری عراقی بە پێچەوانەوە هەن من لە دوایین کۆبوونەوەم لە وەزارەتی نەوت پرسیارێکم کرد گوتم کۆمپانیا بیانیەکانی نەوت دەڵێن ئەم گرێبەستانە بەکەڵکی ئێمە نایەن پرسیار لە ئێوە دەکەم وەزارەتی نەوت سبەی ئەگەر ئەم کۆمپانیایانە ڕۆشتن چۆن 4,652,000 بەرمیل نەوت بەرهەم بهێنین 4,652,000 بەرمیل لە ڕۆژێکدا ئەمە پرسیارەکەیە بۆیە ئێمە بەرەو ئەوە دەڕۆین پەرە بە توانان نیشتیمانیەکانمان بدەین و وەبەرهێنان لە کارمەندی خۆماندا بکەین حتى يستثمر الملاكات اللي عندنا ويدخل في الانتاج. دەسەکانی خۆش بێ کۆمەڵێ پرسیار بە پەلە وەرەگرین چونکە 15 خولێکمان ماوە فەرموو بەڵێ فەرموو بەڵێ دوای دواوە سڵاو لێبێ من کاربینم لە شاری سلێمانیەوە بە خێراتن تەگەم و زۆر سپاس بەپەلە ئۆکەی پرسیارەکەی منەوەیە کە لە ساڵ 1970ەوە تۆ مێژوویەکی سیاسی دەیە و لە پلۆپۆستەکانیشت هەبووە و خۆت لە ساڵ 1970 بەڕێوبەری کوشتتوکاڵی پارێزگای میسان بووی و لە ساڵی 2004یشە و بەڕێوبەری ئەمارە بووی قایمقامی ئەمارە و دواتریش لە ساڵی 2009 بوویتە پارێزگاری میسان لە ساڵی 2010 بوویتە وەزیری مافی مرۆڤ سعی باش کردووە پرسیارەکەی من ئەوەیە بۆ بەڕێستان لە سەردەمی مامجەلالی ڕەحمەدیدا کە پلەپۆستی باڵا دەبووە لە ناو کابینەکانی حکوومەتە ئایا هیچ پەیوەندیی چاوەڕێتیە بووە لە بینتانە و ئایا مامجەلال بە نوکتە مەشهور بوو و چ نوکتەیەکی خۆشەیە کە بۆی گێڕاویتەوە تۆش بۆ ئێمەی بگێڕیتەوە یادی بەخێر سەرۆک مامجەلالی ڕەحمەتی الله يرحمه خوا لێی خۆش بێ رئيس الراحل سەرۆکی کۆچکردو کە یەکێکە لە سمبۆلە نیشتیمانیەکانمان بەڕاستی وەزیری مافی مرۆڤ بووم لە حکوومەتی دووەمی بەڕێز مالیکیدا بڕیارێک درا کە حکوومەت بچووک بکرێتەوە چونکە بۆ ئەوەی کابینەکە پێک بێ چەند وەزارەتێکی دەوڵەتمان زیاد کرد 4 بوو 6 بوو دوای پێکەنانی حکوومەت بڕیاردرا بچووک بکرێتەوە چەند وەزارەتێک هەڵۆشانەوە پاش ماوەیەک مانگی ڕەمەزان هات سەرۆکی کۆچکرد و داوەتی نانی ئێوارەی کردین کورسێکیان لە دەرەوە بۆ دانابوو نەی دەتوانی بە پێوەڕاوەستێ یەک پێشوازی لێ دەکردین پاشەوەی بێگومان وەزیرەکان هەندێک لەوانە بوون کە بەر تەرشیح کەوتبوون و هەندێک بەهۆی پابندی دیکە نەهاتبوون سەیری کرد ژمارەکە کەمە وتی بەڕاستی حکوومەت خۆی باش لاواز کردو و من ئاگام لێ نییە پرسەکانی خۆش بێ دوایین پرسیار وەرەگرم ئەبێ کۆتایی پێبێنین ئاوڕیانی خۆشەویست ئۆکەی نە بەجێ هێڵم بڕیارەکە بۆ سەرۆک وەزیران دوایین پرسیار یەکەم پرسیار فەرموود با لە کوردستانەوە بێ دوایین پرسیار لەکوێوە بێ چونکە طبعا تیمەکەی جەنابەت ئاگاداریان کردینەوە کە درەنگە جەنابەت بەرنامەی دیکەت هەیە ئەگینا ئێمە حازرین تا بەیانیش لێرەیە لە خزمەت تابین مووسڵ وەستە مووسڵ ئۆکەی دەولەت ڕئیس بە نەینەوا دەستمان پێ کرد بە نەینەوا کۆتایی پێهێنین سڵاوت لێبێ جەنابی سەرۆک بەوەدا کە مووسڵ تاکە پارێزگایە لە نێو پارێزگاکانی دیکەتە کەمتر باسی کێشەکانی کرا من و ئەم هاوڕێیم لە مووسڵەوە هاتووین مووسڵ کێشەی زۆری هەیە ڕاستە لای تۆ نزیک و ئازیزە و هەمیشە گرنگیت پێداوە بەڵام دەمانەوێ گرنگی زیاتر بە مووسڵ بدەن چونکە کێشەی زۆری هەیە من دوایین جار کە هاتم بۆ بەغدا پێش زیاتر لە ساڵێک بوو هۆیەکەی ئەوە بوو کە کێشەی هاتوچۆ هەبوو بەهۆی دروستکردنی پرد و شەقام و ڕێگە
ئەوانە هەر کەسێکیان بێزار دەکرد کە دەهات بۆ بەغدا. بەڵام ئێستا کە هاتم زۆر خۆشحاڵ بووم بەو هەموو ئامۆدانی و پرد و بینیم کارەکان تەواو کراون و هەڵمەتی ئاوادانکردنەوە کۆتایی هاتووە و هیچ نەماوە نەکرابێ. تەنیا لایەنی تەندروستیە کە خۆت ئاماژەت بۆ کرد. لایەنی تەندروستی لە مووسڵ زۆر وێرانە، لێشم ببورن لەبەر شێوەزارەکەم ناتوانم باش ئەوە کۆنتترۆل بکەم کە شێوەزاری خۆم بگۆڕم. ناشمەوێت درێژەی بدەمێ، نەجم جبوری پارێزگارێکی زۆر باش بوو. هەمومان خۆشمان دەویست، ناڵێم هەمووی، بەڵام زۆرینەی مووسڵ خۆشیان دەویست. پارێزگاری نوێ جا هەر کەسێکە کە دێت هیوادارم پشتیوانی بکەن و پشتیوان بەخوا مرۆڤێکی دەست پاک بێ. من قوتابی کۆمەڵی پزیشکیم، پزیشکی ددان لە زانکۆی مووسڵ، تێکڕای نمرەکانم 99.7 بوو. کێشەیەکمان هەیە، کێشەی قوتابیانی کۆمەڵی پزیشکیە لە کۆلێژە حکومیەکاندا. ئێمە کۆنمرەمان ساڵانە لە 99 کەمتر نەبووە، ئەگەر زۆر نزم بوو بێ 98.5 بووە. کێشەکە لەکوێدایە؟ ئێمە دامەزراندن وەکو خۆتان دەزانن مرکزیە. ئێمە ئێستا لە ژێر هەڕەشەی ئەوە داین کە دامەزراندن ڕاوەستێ بەهۆی کۆلێژە ئەهلیەکانەوە. تێکڕای نمرە لە کۆلێژە ئەهلیەکان ساڵ لە دوای ساڵدا دەبەزێت لە 85 بۆ 80 و ئێستا بووە بە 79 قوتابی هەیە بە نمرەی 75 وەردەگیرێ. جەنابی سەرۆکوەزیران، هیوادارم ئەم بابەتە چارەسەر بکرێ و کۆلێژە ئەهلیەکان پلەی بەرزتر وەرگرن و ژمارەی وەرگرتن کەم بکەنەوە، چونکە ئەو کێبڕکێیەی ڕوودەدات و ئەو هەڕەشەیە لەسەر دامەزراندنی قوتابیانی کۆمەڵی پزیشکی هەیە. یعنی قوتابیەک نمرەکەی 99 بێت، یەکێک لە کۆلێژی ئەهلیەوە هاتبێ بە نمرەی 79، ئەمە بۆ زۆربەی بەشەکانی دیکەش هەروایە، بەشەکانی بێهۆشکردن و شیکاری تەنیا لە ئەهلی هەن. هەیە بە نمرەی 60 وەردەگیرێ، پەیمانگەی حکومی 79 وەردەگیرێ. ئەو کاتە ئەمەیان دەبێتە یاریدەدەری ئەویان لە کاتێکا جیاوازی نمرەیان 20 بۆ 30 نمرەیە. ئەمە یەکێکە لە کێشەکان. کێشەیەکی دیکەشەیە پزیشکی سەربازی. من لە خێزانێکی عەسکەریم، باوکم و مامەکانم هەموو ئەفسەرن، خەونی من کۆمەڵەی پزیشکی بوو. بەڵام حەزیش دەکەم هەردوو بوارەکە کۆ بکەمەوە، بەڵام پزیشکی سەربازی ڕاوەستاوە لە کۆمەڵەی پزیشکیدا نەماوە. هیوادارم ئەم خەونە بهێنمەدی و بتوانم هاوکات ئەفسەریش بم و پزیشکیش بم. چەندین جار داوامان کردووە ئەو بەشە بکرێتەوە، بەڵام سوودی نەبووە. ساڵانی پێشتر خەڵک لەوێ وەرگیراون، بەڵام ئێستا نییە و تکام وایە لەو سپاس. ئەو شارە قوربانێکی زۆری داوە. گرنگیدانی ئەمە بەو شارە چەند هۆیەکی هەیە. مووسڵ مێشکی عێراقە، شارێکی گرنگە گەلی عێراق، لەوێ هەموو قوربانیەکانیدا بۆ کۆتایی هێنان بە حکمی داعش. هەلی ئابووری گرنگیشی تێدایە بۆ خەڵکی شارەکە و بۆ تەواوی عێراق. لە هەموو ڕوویەکەوە پشتیوانی لێ دەکەین. چه پارێزگاری پێشوو کە بەڕاستی مرۆڤێکی لە خۆ بردووی جددی بوو، کاری زۆریشی بۆ شارەکە کرد، بەڵام بەهۆی کێشەی یاسایی برایانمان لە ئەنجومەنی نوێنەران ڕازی نەبوون بەردەوام بێ. ئەوە جگە لە تەمەنەکەشی کە نزیک بوو لە تەمەنی خانەنشینی. پارێزگاری ئێستا کۆمەڵێ ئەرکی پێس پێدراوە. ئەویش منداڵی شارەکەیە و یەکێکە لە ئەندازیارە باشەکان. بە دڵنیاییەوە پشتگیری دەکەین. ئێمە ئێستا نزیکین لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە هیوادارم ئەم قسەیەم بۆ هەمووانە. من تەرەفێک نیم لەم هەڵبژاردنەدا، وەکو خۆم و هیچ لیستێکیشم نییە، بەڵام مەبەستم ئەوەیە بۆ ئەوەی هەنگاو بۆ باشتر بنین، دەبێت نوێنەرەکانمان لە ئاستی دامەزراوەکاندا بن، جا لەسەر ئاستی لۆکاڵی بێ لە پارێزگاکان یان لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی. من لە هەڵبژاردننی پێشترەوە تێبینی ئەوەم کرد کە ڕێژەی هەرە بەرزی خۆ بە دوورگرتن لە بەشداری لە نێو گەنجانە. ئەمە کێشەیەکە و پێویستی بەوەیە گفتوگۆی بکەین. کێشەمان هەیە لەگەڵ پرۆسەی سیاسی، کێشەمان هەیە ڕەنگە لەگەڵ یاسای هەڵبژاردن، بەڵام هەمومان کۆکین لەسەرەوەی هیچ ڕێگەیەکی دیکەمان نییە بۆ گۆڕانکاری جگە لە میکانیزمە. وجودی ئێوە و پشتیوانیتان و بەشداریتان گرنگە، چونکە ئێوە سەرکردایەتی کۆمەڵگە دەکەن. هەر یەک لە ئێوە سەرکردایەتی خێزانەکەی دەکات، بۆیە تکام وایە ئاوڕ لەو لایەنە بدەنەوە. بێگومان خەڵک هەنجێ متمانن، متمانەی خۆتانیان بدەنێ بۆ ئەوەی لە پارێزگاکان تا هەبن. پارێزگا شتێکی سادە و لاوەکی نییە، ئەسڵەن ڕۆڵەکەی سەرەکیە.
من وەکو حکوومەتی فدرالی شەو و ڕۆژ دوعا دەکەم ئەنجومەنگەلێکی پارێزگا دەستبەکار بن، پارێزگارێک دەستبەکار بێ پرۆفشناڵ بێ بۆ ئەوی هاوکارم کات، چونکە بەشێکی گەورەی دەسەڵاتەکە لە لای ئەوە لای پارێزگارە. من ناتوانم ئەو دەسەڵاتی ئەو هەڵوەشێنمەوە کە لە دەستور وەریگرتووە. جا ئەمە دەوەستێتە سەر هۆشیاری کۆمەڵگە و هەڵبژاردننی دروستی ئەوە ئاسانکاریم بۆ دەکا پرۆژەکانم جێبەجێ بکەم و خزمەتگوزاری پێشکەش بکەم. مەسەلەی خوێندنی پزیشکی لەسەر خەرجی وەزارەتی بەرگری ئێستا ژمارەیەکی زۆرمان هەیە کە زیاترە لە توانای ئێمە. ئێستا نزیکەی 3000 کەسمان هەن کە گیرمان خواردوە چۆن دەرماڵەکانیان بدەین. بۆ مەسەلەی کۆنمرەکانیش لەگەڵ وەزیری خوێندنی باڵا قسە دەکەمەوە کە بزانم چۆنە. زۆر باشە، دەستەکانتان خۆش بێ. طبعاً زۆر سوپاس دەکەین. نازانم کاتەکەت چۆن لێ ڕۆشت، هەستە چی بوو ئێستا کە تەواو بووین، طبعاً لەبەرەوەی کاتی جەنابەت نەما تەواو بووین، ڕۆژێک و کاتێکی چۆنە بەسەر برد لە بەرامبەر ئەم گەنجانەیە؟ سەرەتا سوپاسی تۆ دەکەم، چونکە ئەمە کارێکە یەکەم جارە دەکرێت لەبەرەوەی بەدەگمەن ناپشتیوان بەخۆ دووبارە دەبێتەوە. گفتوگۆی ئاوا کراوە بەدەگمەن ڕێک دەکەوێت، بە تایبەتیش لەگەڵ ئەم دەستە بژێرەی کۆمەڵگەی ئەمە. هەموو عێراقیەکانت کۆ کردەوە. ئەمە شتێکە بۆ تۆ و بۆ تۆڕی میدیای ڕوودا و حساب دەکرێت. هیوادارم بەردەوام بیت. بەدڵنیاییەوە زۆر خۆشحاڵ بووم بەم دیدارە و بەم ئامادەبووانە. تەمەنا دەکەم کە لە دڵنیایی دابن و هیواتان بە ئایندا هەبێ. وڵاتەکەمان سوپاس بۆخوا سامانێکی سروشتی و مرۆیی مەزنی هەیە. ئەگەر وەبەرهێنانی لەسەر بکەین هەموو کێشەکانمان تێدەپەڕێنین. متمانەشتان هەبێ دوور لە دروشم و گوتار هیچ کێشەیەک نییە. وابیر نەکەنەوە کە کێشەیەکێ چارەسەری مەحاڵە و دۆخەکە هیچی وای تێدا نەماوە و قابلی چارەسەر نییە. هەرگیز ئەم قسەیە بە متمانەوە دەڵێم. هەلی سەرکەوتنمان هەیە پشت بە خوددا. گرەوی ئێمە لەسەر ئێوەیە. ئەم هەستە نیشتیمانیە کە لێرەدا هەیە، ئەم جۆرە دیدارانە هیوادارم چەندبارە ببنەوە. من پێش بەرنامەکە قسەم لەگەڵ کردی، لەگەڵ برایانم وەزیرەکان باسی ئەومان کردبوو کە شتێک بکەین پشتیوانی بێ بۆ ئەوەی قوتابیانی هەرێمی کوردستان لە زانکۆکانی پارێزگاکانی دیکەدا هەبن و بە پێچەوانەشەوە، واتە خوێندنیان لە پارێزگاکانی دیکە تەواو بکەن. ئەمە جۆرێک لە نزیکایەتی دروستەکە، جۆرێک لە گفتوگۆ دروستەکە، زمان و کللتوری یەکدی فێر دەبین. ئەمە شتێکە هیوا دەخوازم بتوانین لە هەموو پارێزگاکاندا بیهێنینەدی. بالمحافظات أولا يصير نوع من التقارب، يصير نوع من الحوار، يتعلمون لغة الثقافات العادات، وهو هذا الذي نرجو له في كل أبناء شعبنا في كل محافظاتنا. كردستان بەناوی هەموو هاو نیشتیمانیانەوە داوەتی هەموو خوشک و برا عەرەبەکانەکەم خوێنکارەکانی زانکۆ بێنە ئەوێ زمانی کوردی فێر ببن، کللتورەکەمان بناسن و پردی پەیوەندی دروست بکەین لە نێوانمانە بۆ ئەوەی لە ڕێگەیەکی ئاشتیانەوە بتوانین بژین. پێشەوەی تەواوبین عەفوم کە دوایین شت بەپێی فۆرماتی بەرنامەکە پێویستەکە پێشەوەی جەنابەت دەرچی چاڵنجی دوو کەسایەتیمان بۆ بکەین. پێمان بڵێ کە بەپێی بۆچوونی جەنابەت دوای جەنابەت پێویستەکە کێ لەسەر و کورسی جەنابەت دانیشێ. دوو کەس ناوی دوو کەسمانە بێ پێ بڵێ ئەکرێ کەسایەتی عێراقی بن، کوردستانی بن، ئەکرێ هی دەوڵەتەکانی دەوروبەر بن، نێو دەوڵەتی بن، بەس جەنابەت چاڵنجیانەکەی و داوەتیانەکەی کە لەوێ دانیشتن و ڕوبەڕووی خوێنکارەکانی نیشتیمانەکەمان ببنەوە. هەڵبەت بێگومان هەر کەسایەتێکی فەرمی، چونکە ئێمە کێشەیەکمان هەیە. لاوازیمان لە متمانە هەیە لە نێوان کۆمەڵگە و چینی سیاسی. بەشێکی ئەمەش بۆ نەبوونی گفتوگۆی کراوە دەگەڕێتەوە. جگە لەو هەڵا میدیایەشکە هەیە، هیوادارم لەگەڵ کەسایەتە فەرمیەکان بەردەوام بی. ئەوانەی سەرچاوی بڕیارن بۆ ئەوی بێن و ئەم گفتوگۆیە بکەن جا لەسەر ئاسیا سادانان بێ یان جێبەجێکردن. ئەڵقەی داهاتوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نێچیروان بارزانی بێ و لە بەغداش بێ. لە بەغداد بەڵێ. ئۆکەی ناوی کەسایەتێکی دیکەشمانەیە دوو کەس ئەبێ جەنابەت چاڵنجام بکەیت. کەسی دووەم جەنابی سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری دکتۆر فایق زەیدان. پێشەوەی بێم لەگەڵم بوو. من لە کۆنگرەیەک بووم لە وەزارەتی ناوخۆ
کۆنگرەی ساڵانەی یەکەم بوو بۆ بەرەنگاربوونەوەی مادەوە شپەرەکان ئەویشم لەگەڵ بوو گوتم من دەڕۆم بۆ بەرنمەیە گوتی ئەوە کارێکی زۆر گرنگە ئۆکەی واستەمان بۆکەی کە ئەویش بێت چۆن خۆم واستە لای کاگنێسیفانیش واستەمان بۆ بکە ئەو لای هەردووکیان واستە دەکەم داوەتی جەنابتانە بۆ بەغدا و هەموو خوێنکارانی عێراق و کوردستان بەشداریەکەن ئینشەڵڵا تیا بەس ئەوەی دکتۆر فایق زێدان لەکوێ بێ بێتە کوردستان لەوێ بیکەین ئۆکەی جەنابەت پێش لە هەولێر لە هەولێر بەڵێ کەواتە باش شەفڵەیەک زۆر سپاس ئەخیرەن سێلفیەگرین هەموو خوێنکارەکان هەڵەستن لە پشتمانەوە ئەوەستن و من و جەنابەت ئەوەستین و جەنابەت سێلفیەکە ئاگری سلام اوكي اوكي